بەخێر بێن ڕەنگە ئەمڕۆ نوێی چوار پرسیارێک لە لای هەموو کەسێ بوو ڕوژێ کە ئەمڕۆ 20 ساڵ تێپەڕێ بەسەر ڕوخانی سەدامە پاش ئەم 20 ساڵە چی گۆڕاوە و دۆخی هەرێمی کوردستان و عێراق بە چۆ گەیشتووە لە پاش ئەو 20 ساڵە. بۆ ئەم مەبەستەیەمە حەزمان کرد ئەمڕۆ ئەم پانێڵە ساز بکەین کە ڕێکخراوی بەدیل و مێترۆ بە هاوکاری ئایامێس ئەم پانێڵە سازەکەن. سەرەتا حەزەکەم باسیەوە بکەم لە سەرەتای مانگی چوارەوە ڕێکخراوی مێترۆ هەڵمەتێکی دەست پێ کردووە کە هەشتا جێگە 20 ساڵ دوای ڕوخان چی گۆڕا. ئەو هاشتاگە لەم بارەوە چەندین دۆکومنتاری و چەندین ئیشی تایبەتیان کردووە کە هەڵمەتێکە بۆی کە بەردەوام بن لەسەرەوەی کە باسیەوە بکەین 20 ساڵ دوای ڕوخانی سەدام چی گۆڕا. بەڕێزانێمە بۆ ئەمڕۆ ئەو تەوەرانی کامانوێت قسەی لەسەر بکەین دیارە هەموو لای ئاگادارن لە هەرێمی کوردستانە ئێمە فترەیەکی سەردەمێکی زێڕینمانەیە کە کۆمەڵی یاسای باش دەرچوون، کۆمەڵە یاسا بۆ ڕۆژنامەگەری بۆ خۆپشاندان، یاسای مافی بەدەزێنانی زانیاری، بەڵام کێشەی سەرەکیمان لە جێبەجێکردنی ئەم یاسایانە. ئەم یاسایانە ڕوبەڕووی تەحەدی و ئاستەنجی زۆرە بنەوە لە جێبەجێکردنیانە. ئەمە بەشێکی قسەکانمانەوێ و ئەم جێبەجێکردنی بۆ کێشەی لە بەردەمای و تەحەدیانە چین. بەشی دووەمیان لەسەر کاری ڕۆژنامەگەری و ئازادی ڕۆژنامەگەریە لە هەرێمی کوردستانە بەگشتی. بۆ تەوەری یەکەم کاک دکتۆر یوسف 15 دقیقە قسەمان بۆ کا لەسەرەوە، پاشان کاک کەمال لەسەر مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەری لە بەرۆی کاک کەمال ڕەوف خۆشی لە بواری ڕۆژنامەگەری و نووسەرێکی ناسراوە دیارە تەجروبەیەکی زۆری لەگەڵ ڕۆژنامەی ئەهلیشا هەیە. پاشان خاتوو هەژان کە ئەویش مامۆسای زانکۆیە و ئاگاداری پێشێلکاری و هەموو تۆمارەکانی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لەلایە لەسەر پێشارکاریەکان و ئەو ئاستەنگانی لە بەردەمی ژنی شایە لە کاری ڕۆژنامەگەریا قسەمان بۆ بکە. بۆیە خۆشحاڵە بم پێتان بڵێم کە هەر دوای قسەکانی ئێمان هەر بە ڕێزێکە ئەوێ قسە بکە ئەتوانین داخلەکان وەرگرین، گفتوگۆیەکی بنیادنەر بنین لەسەرەوەی کە چی بکرێ بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی ئەم تەحەدیانە بینەوە کە لە کوردستانە ڕوبەڕوومانە بێتەوە. سوپاسانەکەم جارێکی تر من مایکەکەیم بە دکتۆر یوسف بۆی دەست بکە بە قسەکان. لە ڕاستیە هەوڵە دەم قسەکان زۆر چڕکەینەوە بۆ ئەوەی دوایی زیاتر گفتوگۆ بکەین سەبارەت بەو بابەتەی کە ینی بابەتێکی گرنگە. ینی مەسەلەی ماف و ئازادیەکان هەندێک پێیان وایە کە زیاتر پەیوەندیدارە بە تاکەوە، بەڵام لە ڕاستیە بۆ هەرێمی کوردستان مەسەلەیەکی وجودیە. یعنی ئێمە جارێ هەربێ پێش ئەوەی کە باس لە 20 ساڵ ڕوخانی ڕژێمی سەدام بکەین و دوای ئەوە ئێستا ئێمە بەرەو کوێ بێ ئەوە بزانین کە ئێمە هەرێمی کوردستان پێش 12 ساڵ لە ڕوخانی ڕژێمی پێشوو دروست بووە و بەڕاستیش بناغەی دروستبوونی هەرێمی کوردستان سەرباری ئەو هەموو خەباتە دوور و درێژەی کە خەڵکی کوردستان کردوێتی لە پێناوی بەدەستهێنانی مافەکانی، بەڵام دوو کۆڵەکەی ڕئیسی هەبوون کە وای کرد هەرێمی کوردستان وەک دەسەڵاتێکی دیفاکتۆ لە دوای ڕوخانی یەکەتی سۆڤێت و نەمانی شەڕی سارد و لە دوای شەڕی دووەمی کەندا و بێتەکایەوە. ئەو دوو کۆڵەکەیەش بریتی بوون لەوەی کە یەکەم ڕەتکردنەوەی ڕژێمی دیکتاتۆری و جارێکی تر حکومکردنەوەی ڕژێمی دیکتاتۆری بۆ هەرێمی کوردستان لەلایەن خەڵکی کوردستانەوە لە ڕێگای کۆڕەوەکەوە. کۆڕە و زۆر کەم سەرنجێکرێتە سەر بەڕێزان، بەڵام ڕاستیەکەی بناغەی دروستبوونی ئەم هەرێمە دیفاکتۆیی ئێمە بە پلی یەکەم ئەگەڕێتەوە بۆ کۆڕە و بۆ ئەو ڕەوەی بۆ ئەو نایەی کە خەڵکی کوردستان وتی بۆ ڕژێمی پێشوو لە دوای شکستی ڕاپەڕین و لە دوای شکستی خەباتی چەکداری لە ڕاپەڕین، ئەوەی کە ملیۆنان خەڵک ڕێیان گرتە بەر بۆ ئەوەی بڵێن ئێمە ئیتر ئەو ڕژێمەمان قبوڵ نییە و ناتوانین لەژێر سایی ئەو ڕژێمە بژین. ئەمە یەک. دواییش لە دەرەنجامی ئەمە هاتنەکایی دەستێوەردانی مرۆیی لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە
بۆ پاراستنی خەڵکی کوردستان لە ڕاستی ئەگەر کۆڕە و نەبوایە زۆر دوور بوو دەستێوەردانی مرۆیی بکرێت چونکە ئەگەر خەڵک ڕازی بوایە ڕژێمی پێشوو بەهاتایەتەوە خەڵک ڕازی بوایە بەدڵنیاییەوە دەستێوەردانی مرۆیی نابوو و من ناچمە تەفاسیلی ئەمەوە تەفاسیلی زۆرە یعنی ئەگەر دوایی دەرفەت هەبوو باسێکین بەڵام کۆڕە و کۆڵەکەیەکی ئەساسی بوو بۆ دەستێوەردانی مرۆیی و دەستێوەردانی مرۆیی لە ڕێگای بڕیاری 1688 دوایی پرۆژەی پرۆڤایت کۆمفۆرت دوایی دروستکردنی ناوچەی دژەفڕین هەموو ئەوانە وایان کرد ستاتویەک دروست ببێت ئەمرێکی واقع دروست ببێت کە وردە وردە دوایی دەسەڵاتی هەرێمی کوردستانی لێ لەدایک بێت بۆیە مەسلەی ڕەتکردنەوەی دیکتاتۆریەت و پرسی ئەو پاراستنی مافەکانی مرۆڤ کۆڵەکەیەکی ئەساسی دروستبوونی ئەم هەرێمەیە یعنی ئەگەر لە شوێنەکانی تر تەنها پەیوەندی ئەمە پەیوەندی بەتاکەوە هەبێت بۆ ئێمە لە هەرێمی کوردستان ئەمە مەسلەیەکی ئەساسی و مەسلەیەکی وجودیە و هەر ئەوەش بووە کە بەردەوام کۆمەلگای نێودەوڵەتی لە ماوە دوور و درێژەکانی پێش ڕوخانی ڕژێمی سەدام دوای ڕوخانی ڕژێمی سەدام کۆمەلگای نێودەوڵەتی دیفاعی لە هەرێمی کوردستان کردو من ڕاستیەکەی هەندێکشم حازر کردبوو سەبارەت بەوەی کە ڕوخانی ڕژێمی سەدام چی گۆڕی لە هەرێمی کوردستان بەڵام هەر زۆر بە کورتی ئاماژەی پێدەم یعنی ئەو دەسەڵاتی ئەمری واقعی کە دروست بوو لە کاتی سەردەمی سەدام لە دوای ڕاپەڕین و کۆڕەوە ئەو دەسەڵاتە ئەمری واقعە بوو بە سوڵتەیەکی دەستوری و هەرێمی کوردستان بە هینێکی دیفاعی ڕۆشتە ناو ئەو گفتوگۆیانەی کە کرا بۆ سەر لە نوێ بنیاتنانەوەی دەوڵەتی عێراق بەڕێزان یەکێک لە موشکیلە هەرە سەرەکیەکانی ئێمە لەو سەردەمە و لە ئێستاشە ئەوەیە کە لە مێژواژی ینی ناتوانین خوێندنەوەیەکی دروست بۆ ئێستا بکەین و ناتوانین پێش ینی سیناریۆکانی داهاتوو ببینین بۆ ئەوەی باش بزانین لەکوێ ئاژین و لەکوێ ئەوەستین ئێمە بەردەوام لە مێژووە ئاژین بۆیە لەو سەردەمەشە ئەوەندەی ینی هەوڵدان بۆ ئەوەی ئەو دەسەڵاتی ئەمری واقع بسەپێنرێ و جێ بکرێتەوە ئەوەندە وەکو سەر لە نوێ بنیاتنانەوەی عێراق سەیری نەکرا ئەو پرۆسەیەوە لەلایەن کوردەوە وەکو سەر لە نوێ بنیاتنانەوەی عێراق سەیری نەکرا بەڵکو وەکو سەیرکرا کە ئەمە دەسەڵاتێکە گۆڕێ ئەم دەسەڵاتە چەنە مافەکان مەداتێ ئەوەی کە دەسەڵاتەکەی پێشوو نەیانوەتێت نەک ئەوەی کە تۆ سەر لە نوێ ڕەنگڕێژی دەوڵەتێکی تەکەیتەوە چکە بەڕاستی مەسلەی یعنی ڕوخانی ڕژێمی پێشوو تەنها بریتی نەبوو لە ڕوخانی ڕژێمی هاتنەکایی ڕژێمێکی تر بەڵکو بریتی بوو لەسەر لە نوێ دروستکردنەوەی دەوڵەت یعنی مەسەلەن سوپایەک لە عێراق دروست بوو هەر یعنی لە بیدایەتی سەدەی بیستەمەوە ئەو سوپایە نەما هەموو دەستگا هەواڵگری و دەستگا مخابراتەکانی عێراق نەما بنچینە سەرەکیەکانی دەسەڵات لە عێراق نەما بوو سەر لە نوێ دروست کرایەوە ئەمە بۆ شێوەیە سەیری نەکرێت طبعا ئەمە یەکێک لە موشکلەکانمان تا بە ئێستاش ئەوەی کە ناتوانین ینی من ناڵێ ینی ئەم سوڵتەیە لە هەرێمی کوردستان ناتوانێت خوێندنەوەیەکی دروستی هەبێ بۆ ئەو واقعی کە هەیە و ئەو پێدراوانەی کە هەیە ئەو هاوکێشەی هێزانەی کە لە دەوروبەری تۆ هەیە ئەو هۆکارانەی هێزی تۆ کە ئەتوانی هەت بێ ئەتوانی بەهێزی بکەی ئەو شتانەی کە تۆ لاوازی هۆکارەکانی لاوازی تۆیەوە تۆ ئەتوانی ئەوانە مەهارکەی نەگەرەوە هەر لەو سەر و بەندەشە ئەم هێزانە بە چەند پارچەی ڕۆشنەوە یعنی هەندێک شتی زۆر عیب ڕووی ئەرە و کاتەش ڕوویاوە مەسەرەن ئەوانەی کە ئەو هینان مزەکراتی خوانیان نووسیوەتەوە لەو کاتەیە زۆر بەڕوونی ئاماژە بۆ دەن مەسەرەن جەنەڕالێک لە مووسڵ بووە ناوی براند تاینەرە باسیەوە کاڵێ ئەمە هەر فریایەوە کەوتین کە شکاتی یەکێتی لە پارتی و شکاتی پارتی لە یەکێتی چارەسەر بکەین ئەوەی و دەوڵام منە بێ بچمە ئەو شوێنەوە ئەوەی و دەوڵام منە بێ بچمە ئەو شوێنەوە ئەمەی کە ئێستای بینین هەمان ئەو شتێک کە لەو کاتەوە ڕوویاوە بە درێژایی و ساڵانە ڕوویاوە لە ڕاستیە کاریگەری ڕوخانی ڕژێمی پێشوو جگە لەوەی کە ئەو دەسەڵاتی دیفاکتۆیی کرد بە دەسەڵاتێکی دەستوری بەڵام لە هەمان کاتی هەرێمی کوردستانی ناچار کرد بە هەندێک گۆڕانکاری یعنی یەکێک لەو شتانەوە بوو کە لە 92 هەڵبژاردن نەکرابوو لە کوردستان 2005 ئەم حیزبانە ناچاربوون هەڵبژاردن بکەنەوە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بکەنەوە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بکەنەوە بەڕووکەشی ئیدارەکان یەک پێبگرنەوە کە
تا بە ئێستا ژێوە خۆتان نەزان دۆخەکە چیە یعنی ئێستا لەم بەتایبەتی لەم یەک ڕۆژایی تر پێویست ناکە هیچ بڵین لەسەر مەسەلەی ئەوەی کە ئایا ئێمە یەک دەسەڵاتی نیشتیمانیمان هەیە لە کوردستانە یەک حکوومەتی نیشتیمانیمان هەیە لە کوردستانیان ئەسڵەن هیچ دەسەڵاتێکی نیشتیمانیمان نییە ئێمە کۆمەڵک دەسەڵاتی ئەمری واقعی بنەماڵەییمان هەیە لە کوردستانە و یعنی باشترین تعبیر ئەم یەک دوو ڕۆژەی ڕابردوو بۆ ئەوەی کە لەو بەیاننامانەیە بینیمان لە دوای ئەوە بزاوتی مەدەنی لە هەرێمی کوردستان زۆر بە چالاکانە دەرکەوت بە تایبەتی لە 2005 بەدواوە و دەستی کرد بە فشارکردن و لەو کاتەوە بزاوتە مەدەنیەکان فشارەکەن لە پێناوی بەدەستێنانی مافی زیاتر لە پێناوی بەدەستێنانی خزمەتگوزاریەکان ئەو خۆپشاندانانی کە بینیمانی خەڵک لە 2005ەوە لە هەڵەبجە لە کەلا لە شوێنەکانی تر و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی چالاکی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بڵاوکردنەوەی یعنی چەمکەکانی وەکو شەفافیت وەکو دموکراسی وەکو پرنسیپە سەرەکیەکانی مافی مرۆڤ وەکو هەڵبژاردنەوەوانە هەمووی لەو کاتەوە سەری هەڵدا کە دواییش ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان سەری هەڵدا لەم مەرحەلەیە هەرێمی کوردستان کۆمەڵێک یاسای باش دەرەکات لە هەرێمی کوردستان کۆمەڵێک یاسای باش دەرەچێ بە هەموو ئەم فشارانە ئەوەی کە کاگەران باسی کرد مەسەرەن یاسایی مافەکە ینی یاسای پاراستنی مافی ڕۆژنامەنووسان مەسەرەن یاسای مافی بەدەستێنانی زانیاری یاسای ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی یاسای خۆپشاندان بە هەندێک کەم و کورتیەوە طبعاً بۆ یەکەم جاریش ناچار بووین کە بودجە دابنین لە هەرێمی کوردستان یاسای بودجە دابنین بۆ ماوەیەکی دیاریکراو و دوایی ئەوەش نەما ئەمە هەمووی پەیوەندیدارە بە هاتنەکایی ڕژێمێکی تر لە عێراق شێوازێکی تر لە حکومڕانی لە عێراق و لە هەمان کاتیشا فشارە ناوخۆییەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان بە ئاڕاستەی بەدەستێنانی ماف و ئازادیەکان لە ڕاستیە وەکو باسم کرد باش نەخوێندنەوەی پێدراوەکان وای کرد کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کێشەی گەورە بێتەوە و بە تایبەتیش ئەمە لەو کاتەوە زیاتر زەق بوویەوە کە ئەو سیاسەتە گیرایە بەر بە ناوی ئابووری سربەخۆ و دواییش ڕۆشتن بەرەو ڕێفراندۆم و شکستی ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبەر وای کرد کە ئەو دەسەڵاتی ئەمری واقعی کە لە 91 و 92 بۆ هەرێمی کوردستان دروست بوو وردە بەرەو لاوازی بڕاتە ڕاجع بکە و لە بری ئەوە بمانکەنەوە بەناو دەستورە طبعاً دیسانەوە ئەوەش نامێ بچمە تەفاسیلەوەی کە پرۆسەی نووسینەوەی دەستور چۆن بوو وە کورد چۆن مامەڵێ لەگەڵ ئەو پرۆسەیە کرد ئەگەر لە گفتوگۆکانە مەجالە بۆ توانین هەندێک سەرنجی بخەینە سەر بەڵام ئەبێ ئەوە بزانین کە دەسەڵاتی ئەمری واقعی هەرێمی کوردستان لە دوای ڕووخانی ڕژێمی پێشووشەوە جیاواز بوو لەو دەسەڵاتە دەستوریەی کە هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستورە هەیبوو بە شکستی ئابووری سربەخۆ و بە شکستی ڕێفراندۆم و بە شکستی 16 ئۆکتۆبەر دۆخێکی هەنایەکایەوە کە ڕێ بە عێراق بدات کە هەرێمی کوردستان بکاتەوە بە چوارچێوەی دەستورە و هەوڵی ئەوە بدات ئەو دەسەڵاتی ئەمری واقعی کە هەیبووە جیا لە دەسەڵاتە دەستوریەکانی ئەوە کەم کاتەوە نامێ دیسانەوە بچمە ناو ئەوەی کە ڕەنگە هەمووتان نەزانن ئێستا یعنی ئیتر پێویست ناکە تەحلیلی کەین ئابووری سربەخۆ چی کرد چی لێ کردین بەکوێی گەیاندوینەوەوانە ئەگەر پێم وابێ هەمومان باش ئەو شتانە ئەزانین و پێویست ناکە زۆر بچینە تەفاسیل بینەوە سەر مەسەلەی ماف و ئازادیەکان وەکو باسمان کرد لە ڕاستیە ئەمە کۆڵەکەیەکی سەرەکی دروستبوونی هەرێمی کوردستانە بۆیە لاوازبوونی پاراستنی ماف و ئازادیەکان لە هەرێمی کوردستان فشارکردن لە ڕۆژنامەنووسان فشارکردن لە ڕۆژنامەنووسان تەنها بە مەسەلەی گرتن و ئازاردان و کوشتنیان نا بەڵکو بە خنکاندنیشیان یعنی بەوەی کە ئەو میدیا نەوتیە و ئەو پارەی نەوتە وای کرد کە میدیای ئازاد بە تەواوەتی بچەپێنێ میدیای ئازاد بە تەواوەتی بخنکێنێ سنووردارکردنی مەودای ماف و ئازادیەکان بە تەنانەت گرتنی چالاکوانان یعنی یەکێک لەسەر کۆمنتێک تۆ بڕۆی 6 ساڵ زیندانی بۆ بڕیتەوە ئەمە دوو هێنی زەربەی گەورەی لە خەڵکی کوردستان یاوە جگەل لەوەی مەسەلەی گەندەڵی و شکستی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتیشە هەم متمانەی خەڵکی بەم دەسەڵاتی هەرێمی کوردستان لاواز کردووە و بەردەوامیش لاوازیەکە و لە هەمان کاتیشە
ئەو پشتیوانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان هەبوو بەردەوام ڕوو لە دابەزینە نەکەر ئەوە بەڵکو ئێستاوا بینی ناوە بەناوە راپۆرتی نێودەوڵەتی لەسەر پێشێلکردنی ماف و ئازادیەکان بڵاو بێتەوە نەکەر ئەوە ئەو ئەمریکایی کە پێشەنگی کارکردن بوو بۆ دەستێوەردانی مرۆیی بۆ هەرێمی کوردستان ئێستا ڕێز لە پارێزەری گیراوانی بادینانە ئەم مەسجە من نازانم ئایا حکومڕانانی هەرێمی کوردستان بە باشی خوێندنەوەی بۆکەنیان نا ئەو ئەمریکایی کە یعنی سەرمەشقی پاراستنی ئێمە بوو لە ڕژێمی پێشوو ئێستا یەت دیفاع لە ئەو خەڵکانە ئەکا کە گیراون لە بەرامبەر ئەم ڕژێمی حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە هەیە یعنی ڕێک بزانن چەند پێچەوانە بووەتەوە ئەو یعنی بزانن ئەو پشتیوانی نێودەوڵەتیە بەکوێ گەیشتووە باش دەڕاستیە بەڕێزان بینە سەرەوەی کە کێشە سەرەکیەکانمان چین لە هەرێمی کوردستان بۆچی بەم واقعە گەیشتوین بوو بۆچی ناتوانین چاکی بکەین بۆچی ئەم هەموو بانگەوازە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەی هەرێمی کوردستان هەیە ئەو هەموو حێراکی مەدەنیە ڕاتە پێشەوە ئەو هەموو بزاوتی سیاسی ڕاتە پێشەوە بەڵام بۆچی ئەم حکومڕانی تا دێ بەرەو لاوازیێڕەوە لەڕاستیە هۆکاری سەرەکی ئەمە و تەنانەت مەسەلەی ماف و ئازادیەکانیش کە بۆچی بەردەوام لە پاشەکشایە لەڕاستیە هۆکاری سەرەکی ئەمە بریتە لە بوونی هێزی چەکداری حیزبی و ئەمنی و هەواڵگری یعنی ئێمە چەک بێلان نییە لە وڵاتی ئێمە تا چەک بێلان نەبێ بە دڵنیاییەوە ناتوانین چاوەڕی ئەوە بین کە ماف و ئازادیەکان بە تەواوەتی پارێزراوە بێ و ناتوانین چاوەڕوانی ئەوە بین کە دۆخی ڕۆژنامەگاری باشتر بێ ئەو یاسایانەی کە دەرچوون جێبەجێ بێ نەکەر ئەوە ناتوانین چاوەڕێی ئەوە بین کە سیستمێکی حکومڕانی گەشە سندومانە بێت هەتاکو ئەم هێزی چەکداری حیزبی و شخصیە بەردەوام بێت یعنی ئێستا کار لەوەش ترازاوە کە هێزی حیزبی هەیە هێزی شخصی هەیە شخص هێزی وەکام هەر شخصە لە هەرێمی کوردستان لەناو ئەو دوو حیزبەشە کامیان هێزی چەکداری زیاتری هەبوو کامیان هێزی هەواڵگری زیاتری هەبوو ئەوە دەسەڵاتدار لەناو حیزبانەشە خۆ ئەوە نییە ئێستا یعنی مانتق یان شەرعیەتی دیموکراسیەوە لەناو حیزبەکانیش حکومڕات تەنانەت هێزەکانی هەرێمی کوردستانیش باش نابن دۆخیان باش نابن بە هێزی دیموکراسی هەتاکو ئەم پرسە یەکلا نەکرێتەوە من نامەوێت یعنی دیسانەوە لێرەیە تەقیمی ئەوە بکەین کە بۆچی پەنامان بردە بەرچەک و ئەو چەکە چی پێکردین و ئەو چەکە دەستکەوتەکانی چی بووە بەڵام بەڕاستی ئەو چەکە تا بە ئێستا بۆتە هۆکاری وەستاندنی هەرێمی کوردستان لە جوقزێکی دیاریکراو و ئەوەی هەرێمی کوردستان نەتوانێت پێشکەوێت طبعا ئەمە دەرەنجامی تریشیە بێت مەسەرەن ئەوەی کە دادگاکان سەربەخۆنین ینی پەیوەندیدارە بەوەی کە جارە دادگاکان خۆیان بۆ خۆیان لاوازن بەداخەوە و تەنانەت ئەو سیستمە حیزبی کە لە هەرێمی کوردستان هەیە کاریگەری لەسەر ئەوانیش داناوە و لەبەرەوەی ماوەیەکی زۆر ئەنجومەنی عفو مەحەدی قەزایی نەبوو لە هەرێمی کوردستان حیزبەکان دادوەریان داناوە ئەمە جگەلەوەی کە ئەو بڕیارانشی دادگاکان دەریەکەن لەلایەن دەسەڵاتدارانەوە جێبەجێ ناکرێت بۆ بۆنی ئەو هێزە چەکدارە حیزبی و شخصیانی کە باسمان کرد و هەموو ئەمانەش بوونەتەوە ئەوەی کە شەرعیەت لە هەرێمی کوردستان شەرعیەتێکی دیموکراسی نەبێت ئێمە لە هەرێمی کوردستان ئەساسی شەرعیەتی ئەم ڕژێمی حکومڕانی هەرێمی کوردستان دیموکراسی نییە هەڵبژاردن نییە ئەوەی کە ئەساسی شەرعیەتی ئەم سوڵتەی هەرێمی کوردستانە شەرعیەتی شۆڕژگەری و شەرعیەتی چەکە جبۆیە باش بینە ینی کۆتاییەکەی لەوەی کە بەرەو کوێ لە ڕاستیە بێ چارەسەرکردنی و کێشە سەرەکیانە هەرێمی کوردستان تا بێت لاوازە بێت و لە معادلەی هێز لەگەڵ عێراق بەردەوام تەراجع ئەکات و تەنانەت مەترسی ڕوخانی هەرێمی کوردستان لە ئارایە یعنی باشترین بەڵگە بۆ ئەمەوەیە کە ئەو ڕاپرسی لەم ماوەی ڕابردوو بڵاو کرایەوە لە ناوخۆی هەرێمی کوردستان بڵاو کرایەوە هیچ ڕای نەچڵەکاندن هیچ هینێکی نەکردن یعنی وەی کە ئەو ڕاپرسی کە بڵاو بوویەوە کە لە 150 زیاتری خەڵکی کوردستان لەگەڵەوەیە کە لەگەڵ ینی عێراق بێتەوە حکوممان کە سەیری کەن ینی لە ڕەوی ملیۆنیەوە بۆ ئەوەی کە زۆرینەی خەڵکی کوردستان ئەوێت عێراق حکومی بکە لە ناوخۆی هەرێمی کوردستان کە بڵاو بوویەوە هیچ هین نەبوو هیچ نەبوو بە قەزیەوەوانە بەڵام کە جەریدەی سەباح بڵاوی کردەوە ئیتر ئەمە یعنی ئیتر کەوتنە خۆیان و بەیان نامە دەرکردنەوەمانە
لە کاتێکە کە ئەسڵی مەوزوعەکەەوە نییە کە ئەسڵ راپرسێگەش بڵاو کراوەتەوە ئەسڵی مەوزوعەکە ئەوەیە کە ئەم دەسەڵاتە شەرعیەتی نەماوە و ئەمە چۆن کاریگەری بەجێهێڵێ هەر بۆ نمونە بە پێی مادەی 142 هەر گۆڕانکاریەک لە دەستوری عێراق بکرێ مافەکانی هەرێمی کوردستان لاواز بکە یعنی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لاواز بکە تۆ دوو لەسەر سێ پارێزگات نییە بۆ ئەوەی دیفاع لەوە بکەی ئەو مافەکەمانشی کە لەو دەستورە هەیە بتوانی پارێزگاری لێ بکەی بۆیە لە ڕاستیە هەرێمی کوردستان ئەگەر ئێستاش ئەو کێشە بنیادیانە چارەسەر بێ ئەتوانێت ڕۆڵێکی گرنگ لە چوارچێوەی عێراق ببینێ وەلەو چوارچێوەیە ڕۆڵێکی گرنگ لە ئاستی نێودەوڵەتی ببینێ کاگەرامە سێرمەکە و داوای لەبردنەکەم سپاس بۆ زۆر سپاس دیارە کاک کەمالیش بە حکمەوەی لە ڕۆژنامەی هاوڵاتی بووە هاوڵاتی چەکە لەو ڕۆژنامە گرنگانەی کە سەرەتای دروستبوونی ڕۆژنامەی ئەهلی ڕۆڵێکی زۆر کاریگەری بینی لە مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەریە پێم خۆشە کاک کەمال لەسەر مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەری پاش 20 ساڵ چییە گوزەرێ قسەمە بکا بەس باکەتە جگاکەین دەست خۆش بێ دکتۆر بەخێر بێن سپاس بۆ پێدانی کاتی خۆتان بۆ گوێگرتن لەم دیالۆگ و گفتوگۆیە بۆ سپاس بۆ ڕێخەرانی ئەم گفتوگۆیی کە ئەرکیان کێشاوە دەنگەم خراپ نییە ئێمە ئەگەر لە دەستپێکی ڕۆژنامەی هاوڵاتیەوە دەست پێ بکەین دیارە پێش ڕۆژنامەی هاوڵاتیش هەوڵێکە بۆ مەسلەی دروستکردنی میدیای ئەهلیوانە بەڵام لە ڕۆژنامەی هاوڵاتیە فراوانتر و کاریگەرتر دەرکەوت لە دۆخێکە کارەکە کرا کە گومانێکی گەورە هەبوو لەسەرەوەی کە ئەتوانێت ڕۆژنامەیەکی ئەهلی سەربەخۆ ئازاد دروست بێت و ئەو کاتێک کە ڕۆژنامەی هاوڵاتی دەست بە کارەکانی خۆی کرد کوردستان دابەشی 4 پارچە بوو نەک 2 پارچە ئەو کاتە ناوچەی هەڵەبجە ئیسلامیەکانی لێبوون منتخی ئێستا قەندیل و بەشێک لە هێن هێزەکانی پەکەی لێبوون و منتقی سلێمانی و هەولێریش دابەشی پارتی و یەکێتی ببوون دۆخێکی زۆر ئەستیار بوو دۆخێ بوو کە گومان لەسەر هەموو شتێکە بوو ئەو کاتە ڕۆژنامەی سەورەی عێراقی جمهوری هاتە سلێمانی و هەولێر بەڵام ڕۆژنامەی سلێمانی و هەولێر ناچوە هەولێر و سلێمانی منعیان کردبوو بەڵام ڕۆژنامەی حیزب بەعزەتە شەقامەکان کەوتبوو ئێمە زۆر بیرمان لەوە کردو کە ڕۆژنامەیەک یا ڕاگەیانەیەکی کوردی هەبێت سەرتاسەری بێت لە هەرێمی کوردستان کاتێک کە لەگەڵ کاگاسۆس ئەمە ڕەنگە تازە بێ لەگەڵ کاگاسۆس مەشهوری ئیجازەکەمان دەخوارد لاندی شوێن پێیان گوتین مەرجێکمان هەیە بۆی کە ئێوە ئیجازتان بینێ کارەکە بکەن مەرجەکانەوە بوو تیان 3 کەسایەتی هەیە نابێ قسەیان لەسەر بکرێ نابێ ڕخنیان لێ بگیرێت یەکەمیان کەمال ئەتاتورک دومیان خومێنی سێمیان سەدام حوسێن ئێمە لە دۆخێکی ئاوا دەستمان پێ کرد و توانیمان لە خۆشبەختانە بە جوودی خوێنەر و جوودی ئەو کەسانی کە هەواداری ئازادی ڕادەبڕین توانیمان شتێک بینە پێشەوە شتێک دروستکەین کە جیاواز بێ مەدێک بێت یا خۆ ستایلێک بێت جیاواز بێت لەو ستایلێک کە تا ئەو کاتە ڕۆژنامەگەری کوردی لەسەر هین پەیڕەو دەکرا لە دوای ئەو گومانە کە توانیمان ئەو گومانە بڕێوێنینەوە کە ئێمە بە فعلی خەڵکانی سەربەخۆین و ئامانجمان شتی سیاسی شتی حیزبی نییە دیالۆگێک دروست بوو لە بینی میدیا و یعنی بین لە بینی بەشێک لەو میدیاکاران یاخۆ میدیاکار لەگەڵ دەستگاکانی بەڕێوەبردننی وڵات لە هەرێمی کوردستان لە سلێمانی و لە ئەولێر ئەو دیالۆگا من پێم وابێ قۆناغێکی زێڕین بوو لە بیدایەتە کە ئەمان هەم لە ڕێگای ڕۆژنامەکە هەم لە خۆمانەوە بە دانیشتنی تایبەت بگەێنین و کاریگەرێکمان هەبوو لەسەرەوەی کە لەبەری کە مەسجەکان لەو میدیای کە بڵاو بۆ زۆرێکی تازە بوو نەفەسێک بوو کە دەسەڵات ڕانەهات بوو گوێی بە ڕخنەی وە یاخو پێشنیاری وە شل نەبوو بوو وردە وردە توانیمان کاریگەرێک دروستکەین بەڵام زۆری نەبرد ئەمە ئەم قۆناغە کۆتایی هات ئێمە کەوتینە قۆناغی ترەوە وەکو دوژمن مامەڵەمان لەگەڵا بکرێت و یەکەم شت کە توانیان
وەکو کاریگەرێک دەردروستکەن جوڵاندنی دەستگای قەزایی بوو لە دژمان ئەوەی کە داوایەکی زۆر تۆمار کرد لەسەر نووسەر و لەسەر ڕۆژنامەکە و سەر و خاوەن امتیاز یعنی ئەتوانم بڵێم کەم وەزیر هەبووە لە هەرێمی کوردستان داوای لەسەر ڕۆژنامەی هاوڵاتی و سەر و خاوەن امتیازەکەی نەبوو بێت و بەداخەوە دوای ئەوە قۆناغی تر دەستی پێکرد قۆناغی خنکاندنەوەی کە دکتۆر باسی کە دکتۆری سوبا خنکاندن لە ڕووی ئابوووریەوە مەسەن هەموو ئەو ڕیکلامەی من لەسەر ڕیکلاموانە ژیان لەسەر فرۆشە ژیان هەندێک دایرە بە ڕسمی ئاگادار کرانەوە کە نابێ ئەو ڕۆژنامەی لەو دایرە بفرۆشرێ یا ببینرێ یا کەسێکی ئەو دایرێ بیخوێنێتەوە ئێمە و سکاڵانەمان یاخود ئەو وەزعمان بە سەرۆکی هەرێم و بەرپرسان و سەرۆکی حکوومەتوانە گەیان بەڵام هینێکمان نبینی یعنی وەڵامێکی ئیجابیمان نبینی وردە من پێم وایە ئێمە کەوتینە حاشێوە و قۆناغی تر دەستی پێکرد لای ئەوانەوە ئەوی ژەو بوو کە دروستکردنی میدیایەکی سێبەر بوو بە هاوشێوەی ئەوەی بە زمانی ئەوەی میدیای ئەهلی قسە بکات بەڵام لە پشتیەوە کەسانی سیاسی یاخود حیزبی سیاسی یاخود پارەی سیاسی لە پشتیەوە بیجوڵێنێ بۆی کە فرۆشی ئەو ڕۆژنامەیە لە بازار ڕابکەوێت مثل بۆ هەندێک ڕۆژنامە هەموو بە خۆڕایدا بەشەکرا پەڕەکانشی لە پەڕەکانی ئێمە زیاتر بوو و نووسەرەکان کە شتیان تیانووسی بە تەمەنی من کە تقریبا نزیکی 25 ساڵە مەجاالایشەکەم من بیرم نایەت پارەمان نابێت بە هیچ نووسەرێک بۆی کە بابەتمان بۆ بنووسێن هەندێک لە نووسەرە گەورەکان کە چوون لەو ڕۆژنامەیان نووسی پێمان نەگوتن بۆ ڕوتان کردو لەوان یان و آخر بۆ هەر وتارێک 800 دلارمانێنێ یعنی پارە کاریگەرێکی دروست کرد کە بەشێ لە نووسەرە ناسراوەکانی خۆشمان ڕویان کردە و ڕۆژنامانە لەسەر دۆخی بژێوی خوان ئەوە پشتیانە کردە ئێمە یاخود پەیوەندیان لەگەڵ ئێمە کاڵە بۆ دۆخی دوای ئەوەی کە میدایلی هەر بەردەوام بوو تا ئێساش کە خۆشبەختانە بەردەوامە بەڵام بەو لاوازی بۆ کزی بۆ بێکاریگەری کەیسا هەیە بەڵام من تەقیمی خۆم بۆەوەیە کە ئێمە توانیمان میدیالی توانی کاریگەری لەسەر کۆمەلگا دروست کات و توانی نخبەیەکی جیاواز لە بیرکردنەوە و لە نووسین و لە تەنانەت لە کاری ڕۆژنامەوانی دروست بکات کە بەشێک لەو میدیانی کەیسا حیزبەکان بەڕێوە دەبن کارمەند و یاخود ڕۆژنامەنووسی ئەو دەستگانەی میدیاهلیەکانن و توانیانە تێکەڵێن میکسێک دروستکەن کە تا ڕادێک تام و بۆنی چێژێکی جیاواز بەخشێ بە راپۆرت و بە کارە میدیایەکانیانەوە بەڵام لە بەرامبەرەوە ئەمە پێمان وایە نەمانتوانی کاریگەری لەسەر نخبەی سیاسی ئەم وڵاتە دروستکەین بەداخەوە منەوە بە حەقە دەڵێم ئەمەکو فەشەلێک یانوەکەوی کە نەمانتوانیەوە حەقەتە بڵێن ئێمە ئەگەر توانی بێتمان لەسەر کۆمەلگاش کاریگەریەکی باش دروستکەین کە پێم وایە بەشێک لە پێشکەوتنی ئەم کۆمەلگاوی دکتۆر باسی کرد پەیوەستە بە ئازادی ڕادەربڕین و بۆ جوودەی کە نەکەوانی کە کارمان کردووە بۆ جوودەی کە لە کۆمەلگای ئێمە هەبوو بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانی لەسەر نخبەی سیاسی ئەو کاریگەریە دروست بکەین ئێمە نەمانتوانی تر خۆ حەقەدەوەیە ئەوان گویان داخن بەداخەوە ئەوە چی لێکەوتەوە ئەوەی لێکەوتەوە کە ئێستای بینین تاگرەوەیکی زاڵ لە ناو حیزبەکانە هەیە لە کاروباری سیاسی حیزبی ڕێکخراوەیی تەنانەت حکومیشیانە زاڵە چکە دوورکەوتنەیەک دروست بوو ئێمە ساڵانی زوو هەچ کاتێک کە حکوومەت تەشکیلە بوو داوەتێک دەکراین گفتوگومانە کرد لەسەرەوەی کە گفتوگویەکی ڕاشکاوانە کاروبارەکانی کە حکوومەت چۆن بەڕێوە بچێت بەشێک گوێی گیرە بەشێک گوێی ناگیرە بەڵام ئێستا هەر نهایەن نییە هیچ جۆرە پەیوەندیکی وها نەماوە ینی میدیا لە شوێنێکە لە دۆڵێکە و دەسەڵات لە شوێنی ترە و ئەوەی کە بەرەنجامەکەی ئەوەی لێکەوتەوە کە ئەتوانم بڵێم مەدەنیەت تقریبا ئازادی ڕادەبڕین مەدەنیەت و وانە مایە پوچ بووە ئەوەی کە ماوەتەوانەیە خەڵک خۆیەتی ینی هیچ پەیوەندی بە دام و دەستگاکانەوە نەماوە دەستکێشانی لاوەکی دەرەکی نێودەوڵەت هەرێمایەتی زیای کردووە لە هەرێمی کوردستانە و ئینتیما بۆ نیشتیمان و بۆ کاری سیاسیوانە فەشەلێکی گەورەی هێناوە و خەڵک تا ئاستی خوارەوەی بێئومێدی تووشی بێئومێدی بووە و کایی هەڵبژاردن بۆتە کایەکی گاڵتە جاڕی احترام هەیە و پەرلەمان ئەو ڕۆڵەی نەماوە پەرلەمانتارەکان بەڕێزەکان ناتوان ڕۆڵی خۆیان ببینن لە پەرلەمانەوە دەستگا
چاودێریەکان ئەوانەی کە پێشتر ڕۆڵێکیان هەبوو دەستگای چاودێری وانە هەمووی پێکی کەوتووە و ئێستا بڕیاری تاگڕەوانەی هەر کەسێک لە سەرکردەکانەوەی کە دکتۆر باسی کرد کە ئەگەر هەیە هەبێ ئەتوانێت هەشتێکی بێ بیکات لە ناو تەنەفوسی خۆی. من پێم وایە ماوە من پێم وایە ئێمە لەبەردەم کارەساتێکی گەوراین ئەگەر دۆخەکە بەم شێوە بڕوات هەر ئێستا سەرەتای ئەوانە دەرکەوتووە ئێمە لە سەردەمی ڕێژەمی پێشوە کاتی ڕۆژنامەکەمان دەرکرد دوو کەسە بوو نەهەم قسەی عودەی بوو دوو کەسە بوو کە خەڵک ڕەخنەی لێ بوو بەداخەوەی سا قسەی عودەی بۆ بە 200 لە دووە بۆ بە 200 نەمانتوانێت ئەو معالەجەکەین بەڵام ئەتوانم بڵێم میدیای ئەهلی سەرباری ئەو گرژیانی کە سەر ئەو ئاڵۆزیانی کە هەیەی سەرباری ئەو دۆخە ئابووری کە هەیەی سەرباری و گوشارانی کە لەسەرێتی بەردەوامە و بەردەوامی ژەبێت تازە پێمانی ئەم چرایە کوژێتەوە دەستیەوەش خۆش بێت. خاتوەژان جگەلەوەی کە مامۆستای زانکۆیە توێژەریشە لە سنتەری مێترۆ بۆی پێمان خۆشە ئەو لەسەر پێشێکارەکان قسەمەوە بکەن. زۆر سپاس دەفەتە پێم خۆشە من بە دوو ئاڕاستەیە قسەکانم بکەمەوە قسەکانم دابشکەم بەسەر دوو تەوەری ڕئیسیە کە بەلامەوە گرنگن و دڵنیاشم بۆ هەر یەک لە ئێوە بەڕێستان کە لێرە دانیشتون گرنگن. تەوەری یەکەمیان پێم خۆشە بەگشتی لەسەر ئەو پێشێلکاریانەی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێەوە لە دوای پرۆسی ئازادبوونی عێراقەوە زۆر بە زەقی ڕەنگیان داوەتەوە قسە بکەم. عادەتی کە قسە لەسەر پێشێلکاری ئەکرێت پەنجا برێت بۆ دەسەڵاتداران بۆ یاساشکێنەران بۆ ئەو کەسانەی کە ڕێگە بە خۆیانیان هێرش بخەنە سەر ڕۆژنامەنووسان و لە دەروی مؤسسە ئیعلامەکانن. بابەتێک کە پێم خۆشە لە سەرەتای قسەکانمە تیشکی بخەمە سەر ئەو فشارە ناوخۆیانەیەکە لەسەر ڕۆژنامەنووسانن دواتر بێمە سەر پێشێلکارەکانی دەرەوە. بەداخەوە ئێمە ڕۆژنامەنووسەکانمان هەرێکە لەو بەڕێزانەی ئێستا کە لێرە ئامادەن و هەر کەسێک لەو بەڕێزانەی کە ئامادەن لە گواستنەوەی ئەم زانیاریانەی ئەم کۆبوونەوەی ئێمە باسیەکەین لە ژێر کۆمەڵە زەخت و فشاران کە ئێمە لە سنتەری میترۆش و هەموو توێژەر و هەم لە دەرەوەی ئەوەش هەستی پێکەین و وەکو کەیس لەلای خۆمان تۆماریەکەین. ئەویش بەڕێزان کاکەمال ئیشارەتی یا بە یەکێک لەوانە کە مەسەلەی پارەیە مەسەلەی خاوەنداریە مەسەلەی قۆرخکردنی پارە و دەسەڵاتە لە دەستی کۆمەڵێک کەسە و بەکارهێنانی ڕۆژنامەنووسە لە ڕێگەی فشارخستنە سەریان بەوەی کە عەقدیان بۆ ناکەن لە ئیشەکانیان دووریان نەخەنەوە ئەگەر ڕەنگدەنەوەی ئەجێندای سیاسی پارتێکی دیاریکراو نەبن ئەوە لە دەروی بازنەی ئەو مؤسسەیان. بۆیە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان یەکەم شت تووشی پێشێلکاریە بنەوە یەکەم هەنگاو لە ناو مؤسسە ئیعلامەکان خۆیانە. بۆیە زۆربەی کات ئیشی ڕاگەیاندن کە گەیاندنی زانیاریەکان و چاودێریکردنی مؤسساتی حکومی بێ و ڕۆڵبینی بێ و دەسەڵاتی چواران بەرەو پوکانەوە ئەچێ و ئەبێت بە ئامرازێک بە دەستی حیزبە سیاسیەکانەوە بە ئۆپۆسیۆن و غیر ئۆپۆسیۆنەوە بۆ ئاڕاستەکردنی شەقام. بۆیە بەداخەوە لەم ساڵانەی ئەخیرا بە تایبەتی کە قەیرانی ئێمە داراییمان هەیە کێشەی گەورە لە هەموو سێکتەرەکانە هەیە بواری ڕۆژنامەنووسیش وەکو پیشە دیشت سانکەوتۆتە ژێر ئەو فشارەوە و ڕۆژنامەنووسان لە پێناوی ئەوەی موچەکانیان نەبڕێنانیان نەبڕێ ناچارن هەنێ بابەت بگوازنەوە نەقلی بکەن کە باوەڕیان پێ نییە. ئەمە وەکو فشارێکی ناوخۆی و یەکێک لەو بابەتانی تریشکە کاکەمان قسەی لەسەر مەسەلەی سپۆنسەرکردن و پارەدارکردنەکەوە ڕەنگ بێت جەنابیان زۆر بەورتر لی تێبگەن و تووشی هاتوون لەبەری خۆیان خاوەنی مؤسسەیە بوون و ئەزانن زیاتر تێگەن لەو فشارانە وەک لەوەی ئێمە وەکو توێژەر کەیسەکان تۆمارەکەین. بابەتی دووەمیان کە بەداخەوە فشارە دەرەکیەکانە فشاری دەسەڵاتە ئەو پێشێلکاریانن کە لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەکرێن. ئێمە چاوەڕێومانە کرد بە حکمیەوەی کە دکتۆر یوسفیش باسی کرد 12 ساڵێک پێش حکومەتی پێش عێراقەوەین لە بەرەو دیموکراسی بوون و ڕزگاربوون لەسەر لە دەست دیکتاتۆریە چاوەڕێمانە کرد ڕەوشەکە لێرە باشتر بێت. بەڵام ڕاپۆرتە نێودەوڵەتیەکان و ڕاپۆرتە ناوخۆییەکان پێمانەڵێن نەخێر خراپترە ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان لە زیندانایە بەڵام لە عێراق لە زیندانە نییە. لە راپۆرتی CPJ لە راپۆرتی هیومان رایتس وۆچ و راپۆرتی چەندین مؤسساتی تر ئەمە بە ڕوونی
باس کراوە. ئەگەر بینە سەر ژمارەکانی کە تۆمارمان کردو لە سنتەری میترۆ کە ڕەنگە دووهێندە و سێهێندە بن ئەوە نەگەشتۆتە لای ئێمە پێمانەڵێ لە ماوەی 12 ساڵە کە ئێمە راپۆرتمان حازر کردووە لە سنتەرەکە لە ساڵی 2010 هەتاوەکو ئێستا ئەم ساڵیشی بێتە سەر ژمارەکان 3461 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان ئەنجام دراوە لە جۆری جیاواز لە جۆری سەیر و سەمەرە هاتۆتە ناوی لە ئەخیرەوە. گرتنی ڕۆژنامەنووس بەبێ بڕیاری دادوەر هەڵکوتانە سەرماڵی ڕۆژنامەنووس ئەو ڕێژێژ من بەراوردکاریە تو هەم بکەم لە چەند ساڵێکە بۆ نمونە ساڵی 2014 تەنها 144 ژمارە پێشێلکاری تۆمار کراوە لە ساڵی 2021 353 پێشێلکاری تۆمار کراوە 78 پێشێلکاری دوای ئەو ساڵە لە ماوەی یەک ساڵە تۆمار کراوە ئیزافە بوو بەسەر و ژمارە بوو بە 431 پێشێلکاری لە ساڵی 2022 یعنی بەرز بۆتەوە بەردەوامی وە گوتیشم پێشێلکاریەکان جۆر بە جۆرن یعنی دوای لێ هاتووە ڕۆژنامەنووس هەڕەشەی لێکرێ کەلوپە لێشکێنرێ وە پێی ئەوترێت ئەبێ بۆستی لە شوێنەکە زانیاری کەسەکانە بڵاوەکەمەوە لەناو کۆمەڵگایدا سوکایەتی و پێ ئەەکەم وە چەندین هەڕەشەی تر تا خۆشمان زۆر شایەتی ئەو وەزعین هەمووی کە لێرە دانیشتووی نەزانی کە چەندین ڕۆژنامەنووسیش لە هەرێمی کوردستانە لەسەر پیشەکەیان ڕاپێکی زیندان کراون و هەروەها ناچار کراون بەوەی کە وڵات بەجێ بێڵن یعنی ئەنواع کەیسمان هەیە مە ناتوانین لێرە هەموو کەیسەکان بخەینە ڕوو لەبەر کات. بەڕێزان باسی هەنێک لە هۆکارەکانیان کرد من نامێ بگشتی بچمەوە سەریان بەڵام یەکێک لە هۆکارە زۆر زەقەکان ئەوەیە کە هێزە چەکدارەکان بەکارێنرێن بۆ بێدەنگکردنی ڕۆژنامەنووسان کە ئەمە مەترسیکی زۆر گەورەیە لەبەرەوەی هێزە چەکدارێکی دیاریکراو نییە بۆ نە ئاسایش بەتەنیا تەعاملی لەگەڵ ناکا پۆلیس نایکا بەڵکو پاسەوانی بەرپرسان شەق لە ڕۆژنامەنووسان هەڵەیەن و سوکایەتیان بەرامبەرەکەن کە ئەمە بۆ خۆی مەترسیەکەیە کە تۆ نەزانی کێیە دژایەتی دەکات. یەکێکی تر لە مەترسیەکان کە من ئێستا دەرفەت نییە بە قوڵی بچمە ناوی مەسەلەی یاساکانە بەڵێ هەمووتان لێرە نەزانن ئێمە کۆمەڵە یاسامان هەیە یاسای ڕۆژنامەگەریمان هەیە یاسای مافی بەدەستهێنانی زانیاریمان هەیە یاسای خراپ بەکارهێنانی ئامرازەکانی پەیوەندیکردنمان هەیە کە بەداخەوە زۆرجار بەکارهێنرێت بۆ لێدان لە ڕۆژنامەنووس دیسان دوو یاساکەی تر ئەگەرچی بەڕای ئێمە و زۆرێک لە توێژەران دوو یاسای زۆر باشن بەڵام کاریان پێ ناکرێت بەڵام یاسای سزادانی عێراقی بەکارهێنرێت بۆی کە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان بکرێن بووی ئازادیەکانیان کۆتوبەند بکرێن و بەداخی شەوەیەکی تر لە هۆکارەکان ئەوەی ڕۆژنامەنووسان خۆیان لە ماف و حەقەکانی خۆیان تێناگەن لەبەرەوە کەوتونەتە دۆخێکی زۆر ئاڵۆزەوە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆیان خواخوایانە لە شوێنە کار بکەن ئەم دۆخە دروست بۆ بەداخەوە بەشێکشی پەیوەندیە بە حکومڕانی هەرێمی کوردستانەوە وای کردووە کە خەڵک بیر لە خۆی دەکاتەوە نەزانێ بۆچی ئەبێ ئەمە بکات یعنی ئەم کامێرە دانێم لێنزی خۆمە خەمە سەر کێشەیەکی ئەم وڵاتە بۆ ئەماکەم ئەمەش ئەم تێنەگەشتنە وای کردو زۆر بە تایبەت بەکاربێنرێن لە کاتی ناکۆکی و تەنگەشە سیاسیەکان لە بینی حیزبەکانە وەکو ئامرازێ بەکاربێنێن بۆ بڵاوکردنەوەی گوتاری ڕقوکینە کێشە ناکۆکی دووبەرەکی واتە لە هێڵا ڕاستەقینەکەی خۆیان لا ئەدەن بۆیە پێویستە ئەم هۆکارانە هەمووی بە هەند وەربگیرن و دڵنیاشم هەرێکە لەم هۆکارانە بۆ خۆی چەندین مێزگردی تری لەم شێوازی پێویستەوە ناتوانین ئێمە لە ماوەی 10 دقەیە ڕفلەکشنمان هەبێت و کارت یعنی هەر هەمووی بەوردی بخەینە ڕوو قسەی لەسەر بکەین. یەکێکی تر کە من ئەمەوێت زۆر بە کورتی لە ئەخیرەوە قسەی لەسەر بکەمەوە دڵنیام بەشێک لەو بەڕێزانی لێرە دانیشتوون پسپۆڕانی بواری ڕاگەیاندنن نەبوونی سیستمێکی میدیاییە لە هەرێمی کوردستان زۆربەی وڵاتان ئەزانن بۆچی وان ئێمە نازانین بۆ وان نازانین بۆچی میدیاکانمان وان خۆمان لی تێنەگەشتوین چجا خەڵک نازانین ئەم سیستمی دەسەڵاتە لیبراڵیە یعنی تا ئێستا چوارچێوەیەک نییە بووی ئێمە لەم سیستمە تێبگەین بۆی تەعاملی لەگەڵکەین کەواتە هەموو ئەم خاڵانە پێکەوە هۆکارگەلێکن بۆی ئەم ژمارانەی لە بەردەستی ئێمەیان زۆر بەرز ببنەوە و چاوەڕانی ئەوژەکەین هەمیشە بەرز بنەوە چکە ساڵێک نەبووە ئێمە دڵخۆش بین بەوەی کە پێشەرکارەکان کەم بوونەتەوە و ڕەنگی خۆیان گۆڕیوە هێرشی ئەلکترۆنی هەیە سوکایەتیکردنە بە ڕۆژنامەنووس و لە ناویشیاندا من لە کۆتای قسەکان مەلوکات مابێ 2 دقەیە قسە لەسەر ڕۆژنامەنووسانی ژن بکەم کە دوو هێندە تووشی ئاڵنگاری تەحەدیاتە بنەوە لە هەرێمی کوردستان ئێمە لە سنتەری میترۆ لە راپۆرتی ساڵی 2020 کە دڵنیان بەشێکی زۆرتان بینیوتانە ئەم راپۆرتە کارەساتی تایە
زۆربەی زۆری خەڵک لەم ژمارانە خۆی ونەکات و چاوی خۆی داخە بەڵام بەرپرسانی سیاسی لەم وڵاتە حکومڕان پسپۆڕان ژنانی ڕۆژنامەنووس ئەبێ بە وردی بیخوێندنەوە لەبەرەوەی لە کۆی 149 وەڵام دەرەوە لە ڕاپرسیەکی سنتەری میترۆیە بە ڕێژەیەکی ئەجگار زۆر هەراسان کراون لە 49 ڕۆژنامەنووسی ژن لە هەرێمی کوردستان 48 کەسیان وەڵامیان ناوەتەوە 47یان هەراسان کراوین لە ڕێگەی کێوە هەراسان کراون کەسایەتی سیاسیەکان ئەو کەسانەی کە لە ئاستی بڕیاران ئەو کەسانی نەستە شاشەی تەلەڤیزیۆنەکان و دیفاع لە حەقی ڕۆژنامەنووسەکان بەداخەوە بەشێکیان لەلایەن هاوپیشەکانیانەوە ژمارەکانی وتیایە کە ئیستەدیمان لە بەردەسایە بەشێکیان بڕیاریان داوەواز لە پیشەی ڕۆژنامەگەری بێنن بەشێکی تریشان شەڕی لەگەڵەکەن لەگەڵ پیشەکە واتە ئەم نەتیجێ ئەم ڕاپرسیانە پێمانەڵێ دۆخی ژنانی ڕۆژنامەنووس هەرێمی کوردستان لە مەترسیدایە دوو هێندەی پیاوان ئەگەر یەک جار کاری ڕۆژنامەوانی بۆ پیاوان قورس بێ ئەوە بۆ ژنان دوو هێندەیە بۆیە هەستەکەم ئەبێ پابند من بکاتەوە ئەوەنە بەسەوە قسەکانم باشە زۆر سپاس بەڕێزان سپاستان دەکەین دیارە ئەزانم ڕەنگە هەرێکێک لێوە مداخلەی هەبێ قسەی هەبێ بەڵام ئەگەر بمانەوێ بتوانین گفتوگۆیەکی بنیاتنەر دروستکەین و هەموو ئەوانەی کارێ بەشدار بن پێویستمان بەوەیە تۆزێک لە وەختەکە تەنزیم بکەین ئێوەژەوەیە کە بەشداری ئێوە یا پرسیاری ئێوە یا مداخلەی ئێوە ئەگەر لە دەقیقەیە زیاتر نەبێ ئەتوانین کۆنتترۆلی ئەوە بکەین کە زۆر بەتان یعنی زۆری نەیلانی کەم بتوانێت بەشداری بکە و پاشان ئەو پرسیارانەیە کرێت کام وایە کە لەناو ئەو تەوەرانە بێ کە باسمان کردن سپاسانەکەم من ئێستا ناوەکان وەرەگرم هەر بە ڕێزێکە هەوێ قسەی هەیە مداخلەی هەیە زۆر سپاس دەستان خۆش بۆ سنتەری میترۆ و بەدیل و IMC لە ڕاستیدا من حەزەکەم لەسەر هەرسێ ئەوەی ئەو با بڵێن هەرسێ گفتوگۆکەوانی کە قسەیان کرد هەندێک شت بڵێم یەکەمیانەوەیە کە دەبێت ئەوە بزانین کە ڕووخانی سەدام با بڵێن ڕژێمی سەدام پێشەوەی بڕوخێت لە هەرێمی کوردستان ئازادی قەزیە بوو بۆ جیاکردنەوەی خۆمان لە بەشەکانی تری عراق بەڵام لە دوای ڕووخانی سەدام پێم وایە ئەم قەزیە نەما لە هەرێمی کوردستان بۆیە هەز دەکەین پاشەکشەیەکی تەواو لە دوای ڕووخانی سەدام لە ڕووی ئازادی و ئازادی ڕادەربڕینەوە لە هەرێمی کوردستان ڕوویدا ئەوەی کە پەیوەندی بە جێبەجێنەکردنی یاساکانە بە فعلی ئێمە مەسەرەن یاسای ڕۆژنامەنووسی ڕەنگە هەر یەکە و ملاحەزەیەکمان هەبێ یاسای ژمارە 35 ساڵی 2007 بەڵام پێم وایە مقارنەتەن بە ناوچەکە یاسایەکی باشە بەڵام خراپەکەی لەوەدا کە جێبەجێ ناکرێت ئەوەی کەوای کردووە یاسا جێبەجێ نەکرێەوە هەموو ئەو بەڕێزانێک کە باسییان لە هۆکارەکان کرد مەسەلەکە مێنتالیتی دەستەبژێری سیاسیە دەستەبژێری سیاسی ئێمە بەڕاستی لە چەمک و لە گرنگی و ڕۆڵی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی نەگەیشتون و نازانن کە چ دوور ڕۆڵێکی هەیە لە پێشخستنی کۆمەلگا و لە بنیادنانی دامەزراوەکان و گەشانەوەی ئەم هەرێمە من بۆ خۆم پێم وایە ئەگەر ئەم دەستەبژێرە سیاسیە کاری لەسەرەوە بکرد وایە کە ئێمە بچینە ناو نەخشەی جیهانی ئازادی زۆر قازانزمان دەکرد باشتر بوو لەوەی کار لەسەرەوە بکەین بچینە ناو نەخشەی جیهانی وزە ئەوە وزە فەشەلمان هێنا بەڵام لە نەخشەی ئازادی من پێم وایە زۆر لە دەوڵەتان چەند جارێک لەم قسەم کردووە کە دروست بوون هەر یەکە و بنیادێکی هەیە ئەساسێکی هەیە دەوڵەت دروست دەبێت هەندێک دەوڵەت هەیە لەسەر ئەساسی نەتەوە دروست دەبێت و ئەڵمانیا و فەڕەنسا هەندێک دەوڵەت هەیە لەسەر ئەساسی مێژوو دروست دەبێت وەکو هند و چین هەندێک دەوڵەت هەیە لەسەر ئەساسی ئایدۆلۆژیا وەکو وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات هەندێک دەوڵەت هەیە لەسەر ئەساسی دین دروست دەبێت وەکو ڤاتیکان و ئیسرائیل بەڵام ئێمە دەرفەتێکی باش ڕقسابوو بۆ ئەوەی لەسەر ئەساسی ئازادی ئێمە دەوڵەتێک دروست بکەین بەڵام بەداخەوە ئەوان نە ئەم خوێندنەوەیان هەبوو نە ئەم تێگەیشتیان هەبوو بۆ ئازادی بۆیە کە دەبینن ئێستا ڕۆژ بە ڕۆژ دۆخی ئازادی و ئازادی ڕۆژنامەنووسی لە پاشەکشەدایە زۆر سپاس دەستان خۆش زۆر سپاس پەیوەست بە پاشەکشەی ئازادی ڕادەربڕین زیاتر لەو گۆشە قساکەم
ئەوەی کە پەیوەندی بە فشاری سیاسی و دەسەڵاتەوەی ئەو راپۆرتە نێودەوڵەتی و ناوخۆیەکان ئاماژەنی تر پێویست ناکات زۆر لەسەری بڕوین ئەوەی کە پێیوەستە بە بابەتێکی ترەوە کە زۆر گرنگترە بەڕای من کە هۆکاری فەشەلی ئازادی ڕادەربڕین و پاشەکشەی میدیای ئازاد لە کوردستان ئەویش خودی ڕۆژنامەنووسان خۆیانن کام ڕۆژنامەنووسانی ئەوەی کە خۆیان نابوو میدیاکاری ئازاد لە ڕاستیا ئەوە هۆکاری ئەساسیە کە لە هەرێمی کوردستان ئێستا ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی پاشەکشەی کردووە بۆچی لەبەرەوەی بەشێکی زۆر لە میدیاکارانە بەشێکیان کە ئۆپۆزیسیۆن لە کوردستان دروست بوون بە بەشێک لە ئۆپۆزیسیۆن کە لە ڕاستیا ئەمە هەڵەیەکی زۆر گەورە بوو بەشێکیشی ئەم میدیاکارانە بوون بە پارەپیاکەر بوون بە بازرگان خۆ دەوڵەمەندکردن معقولە بە ئەترافی یەکێک لە خاوەنستیەکان لەم شاری سلێمانیا ئەڵێ یەکێک لە ڕۆژنامەنووسە دیارەکان کە هەر هەمومانەی ناسین کە بنیادنەری میدیای ئازاد بۆ لە کوردستان ئەڵێ بە ئەترافی یەکێک لە خاوەنستیەکان ئەڵێ $100 ملیۆن مڵکی هەیە لە ناو سیتیەکەی منە $100 ملیۆن ئەمە ئەترافێکی زۆر ڕاستەقینەیە بۆ زانیاریتان معلوماتی دقیقە ینی قسەی خۆم گیرفانم نییە یەکێک میدیاکارێکی تر هەیە میدیاکارێکی ئازادە ئەویش یەکێک بۆ لە میدیای ئازاد لەوانەی کە میدیای ئازادیان دروست کردووە پیجێکی هەیە ئێستا پیجێک چەند ڕەفیقێکی خۆی ئەڵێن زیاتر لە 20 خانووی هەیە لە سلێمانیا کە کڕێتی ئەزانی بەچی ئەمە هەمووی بەڕێگەی ناشەرعی خۆ بەڕێگەی شەرعی نییە ئەزانی چیەکەن بەشێکیان خۆیان کرد بە هەنگڵی بەژێر هەنگڵی سیاسیەکانە پیج و ئەکاونتیان بۆ دروستکرد نزانی خۆ پێتان وایە ئەم هەموو پیج و ئەکاونتی کە لە کوردستانە لەناو سوشال میدیا دروست بوو کێ دروستی کردن هەموو ئەوانە دروستیان کرد بەشێکی زۆریان ئەوانە لە پشتیوەن بۆ زانیاریتان و ئەمانە لە ڕاستی دەوری خراپیەوە تا ئێستاش بەردەوامە بەشێکیان ئەستان ینی ئەبینین ئێستا هەر قسەیان نەماوە لەسەر مەسەلەی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆ هەر قسەیان نەما هەر لەحزەیەک نەیان بینی قسەیەکی جدی بکەن بۆ بوون بە بەشێک لە مەنزومەکە پۆستی سیاسیان وەرگر هەنێکیان پۆستی ئیداریان وەرگر لە بەرامبەرەوەی کە بێدەنگیان بکەن براگەر ڕێگەم بێ خۆی ئەوە باس کرا کە بەشێک لە سیاسیەکان ژمارەی لە ڕۆژنامەنووسیان کڕیوە بەڵاستا بەڵام یعنی تۆ پێت وایە ئێستا ئەوەی کە ڕوادات لە ڕۆژنامەگەریا خەتای ڕۆژنامەنووسان خۆیانە بەڵێ یعنی من پێم وایە جەوهەری ئەسا بۆ سەردەمێک هەبوو ئەو برادران لە میدیای ئازاد یعنی کە هاوڵاتی کە ڕۆژنامەنووسێک کە لە هاوڵاتی لە ئاوێنە کە قسانە کرد زانی سیاسیەکان بەدوایانەوە بن بانگیانەکەن جوان لێگرتن فەرمووی ئێستا گوێ لە کێگرن بەس پێم بڵێ یەک سیاسی بێت بانگی میدیاکارێکی ئازاد کە گوێ لێ بگرێ بڵێ ئێوە ڕاتان چێ لە سەرم دۆخە چی بکەین کە یاسای هەڵبژاردن یاسای ڕۆژنامەنووسیدان ڕامەسعود بارزانی کەوتە ژێر فشاری میدیاکارانی ئازادە و یاساکەی بەدەستکاریەوە ینی چارەسەر کرد لەو گۆڕانکاریانی کە تیاکرا اینجا ئیمزای کرد یەکەم جار ئیمزای کرد دوای ئیمزاکەی پاشەکشە پێکردەوە بۆیە من قەناعەتم وایە میدیای ئەوەی کە ڕووەدا لە کوردستانە بەڵێ بجەوهەری بابەتەکەی ئەسڵی مەسەلەکە ئەوەیە کە میدیاکاری ئەوەی میدیاکاری ئازاد بوو دەوری خراپیان بینی لە پاشەکشەکردنی ئازادی ڕادەربڕین ئازادی ڕۆژنامەنووسی ئەوەی دەسەڵاتی سیاسی بەلای خۆی بەڵێ دەست خۆش سپاس بۆ ڕێکخەرانی ئەم دانیشتە لە ڕاستیە من سەرەتا تێبینیەکم هەبوو لەسەرەوەی نەریتی ڕێخستنی ئەم جۆرە مناسەبانە پێویستەکە ئەو بەڕێزانی کە تایە ئەبن بە قسەکەر و ئێمە ئەبین بەجێگیر لە ئینەکەیە هەبێ لە داوەتنامەکەیە هەبێ چکە ضرورە ئەوە چکە بۆی بزانیمە جۆلەشی ئەگرین ئەوە بابەتێکی ئەساسیە احتیمال هەیە بۆ نمونە هەندێک کەس هەیە ڕێی وا بێ کە پێویست ناکە گوێ لە کەسێکی دیاریکە طبعاً لەگەڵ ڕێزی تەواو بۆ بەڕێزانە کەمویان خەڵکی ناسرا و وڵاتی خۆن بەڵامەوە ئەتەچێتە ضرورە هەبێ دوو مادام چەند بەڕێزێکی دیاریکرا و لێرە قسە لەسەر 20 ساڵی ڕابردووی ڕووداوێکی گەورەی مێژووی وەکو ڕەخاندنی نظامێکی سیاسی ئەکەن مەفروض وایە بابەتی تەنەوع لە بیرروڕایە ڕەچاو بکرێت لە تەقییمکردنی 20 ساڵی ڕابردووە ئەمە ئێمە ئێستا ڕەنگە بەگشتی لەو ئیتیجاهانە بین کە لەگەڵ درێژە کێشانی دیاردەی دیدی ڕەخنەین بۆ واقعی کوردستان پشتیوانی ئەم دیاردەیەکی من خۆم لەگەڵ ئەوم کە دیدی ڕەخنەی بەرامبەر بە واقعی کوردستان درێژا بکێشێ بەڵام لە ڕاستیە ئەم پێویستیشی بە چییە پێویستی بە بەرزکردنەوەی کوالیتی ئەم زایرەیەکی تەندروست نییە بە نمونەیەکی سادەی ئەوەی کە
مامۆستا کامی لە تەنیشتی خۆمانەوە باسی کرد ینی تۆ بۆ ئەوەی مەوجەیەکی ڕەخنەیی هێزی کۆمەڵایەتی و سیاسی دروستکەر بنیادەر لە مجتەمەعا دروستکەی پێویستەکە بە معادلی دیدێکی ڕەخنەیی خۆش و هەبێ بەرامبەر بە خۆت بەرامبەر بە ئەزمموی خۆت یعنی بە یەکێک لەو قۆناغە گرنگانەی کە ئەبوایە کەمال ئیشارەتی پێ بدە بڕاستی ئەو زاهیرەیە کە مامۆستا کابیل باسی کرد زانی ئەمە هەستەکەم حاڵەتێکی پێچەوانە هەیە ینی لەگەڵ گەشەکردنی چەندایەتی ژمارەی ڕۆژنامە و گۆڤار و میدیا لە کوردستانە لە دوای پرۆسەی ئازادیەوە لە 2023ەوە بۆ ئێستا کە لە ڕووی کەمیەوە زۆر زیادی کردووە پاشەکشەی ئەو مەوجە ڕەخنەیە لە کوردستانە زیادی کردووە بە تەحولی خاوەنددارێتی باشە ئەم دام و دەستگایانە لە خەڵکانی ئازادی خواز و بەرگریکار لە ئازادی بڵاوکردنەوە بۆ چیە بۆ خاوەنددارێتی بۆ کەسایەتیە سیاسەکانی ناو پارتە سیاسەکان کاکە کۆنتترۆڵی سەررجەم کای ئەلامیان کردووە خەڵکیان کۆنتترۆل کردووە تۆ ڕەنگە لەسەردەمی کە بە ڕەمزی داکۆچیکردن لە ئازادی و ڕەخنەگرتون و ئازادی ڕۆژنامەگەری تەماشاکرد بێت بەڵام لە ژێرەوە سەی دەکەی یعنی هەتا وا لێکە گومان بکەی لە ئەم حەقلە بۆ وای لێ دێ یعنی بۆ ناتەبیعیە ڕاستە دەستی سیاسی کەسکەکە تۆ چاوەڕێ و مەبە هێزی سیاسی بە دیار ئەو دابنیشاتەوە واز لە دروشمەکان بێنە بە دایرەوە بێ بە شێوەیەکی تەبیعی ئەم مەوجە ڕەخنەیە درێژا پێشێ ناخێت کاک ئەو ئیشی خۆیەکە هەوڵەدا کۆنتترۆڵ بکە بەڵام تۆ کەسایەتیەکی میدیایی سیاسی کۆمەڵایەتی دروست نەکردووە کە بای ئەوە مەناعیتیا بێ لە بەردەم مغرەیاتی باشە سیاسیەکان و حزبەکانە زیاتر لەوەی کاکوژرێ مەسەلە بۆ بەڵێ منعال زیاتر لەوەی کاکوژرێ ئەوە قاعدە نییە کاکە ئەوە قاعدە نیە ئێمە باس لە زاهیرەیەکەکەن کە بەلای کەمەوە ئێستا بڕۆ بە قائیمەی سندیکای ڕۆژنامەنووسان هەڵدەرەوە بزانم ژمارەی ڕۆژنامەنووسان چەنە لە دەرەوەی قائیمەکەش بزانم چەندە و چەندێکیان منتەمین بۆم قائیمەوە چەندێکیان خۆیان بە ئازاد ئەم تێڕوانینە ئەمەی تۆ میکات کامیلیش بە ئەمە سەرنجی خۆمە ئێوە تانوێ پێمان بڵێن کە ئەمەی کە ڕۆژنامەنووسان ئەم ئیشانەکەن ئەمە خۆیان تاوانبار و سیاسیەکان زۆر نەبیل و نزیه و ڕێکوپێکن ناتو هەتا خۆی هەمومان نزانین ئەگەر سیاسەکە خۆی ئەگەر سیاسەکە خۆی پێڕەوی ئازادی بکە ئەگەر خۆی مدافع بێ لە ئازادی ئەگەر ئەو ڕۆژنامەنووس نەکڕێ ئەگەر ئەو خۆی معلوماتەکان نەشارێتەوە زانیاری نەشارێتەوە ئیتر بۆچی پێویستەکە کاگارە ئوسوڵ وایە ڕێب دێ مقسەکانم بکەم ئەزانینا من هەر پێشت کەوتم وتم ئێمە لەگەڵ ئەوەی کە ڕەخنەگرتن وەکو زاهیرە درێژەی پێبێت لە چونکە ڕەخنە یعنی بە درێژایی سەعاتەی کە بۆ نمونە قای سیاسی دوای 20 ساڵی هەمووی ڕەخنە بوو خۆ شتێکی باش ڕەغمیەوەی ڕەنگە دەیان ولا حەزم هەبێت لەسەری چونکە ڕەنگە پێش هەر شتێ پێت بڵێم کۆمەڵێک ئەوەی کۆمەڵیان شت کە دکتۆری یوسفتی ڕەنگە زۆر پێچەوانە بیر بکەینەوە بەڵام دژی زاهیرەکەنین با هەبێ بەڕەغمی ئەوەی کە تۆ ملاحەزاتشی لێ هەبێ بۆ چونکە واقعەکە واقعیشی بەڕاستی ناسەقامگیرە ئارامە دۆخێکی تایبەتی هەیە کە پێویستەکە هەمومان بە حسێکی ڕەخنەگرانەدان بەڵام تۆ بەڵام بڕاستی ناکرێت بەم شێوازە بڕوا بڕێوە چونکە کۆمەلگایە بۆ ئەوەی تەحولێکی دیموکراسی بکە گەشە بکە زیندوو بێ ئەبێ ئەو هێزە کۆمەڵایەتی و سیاسیانی کە هەڵەسن بە هەڵگرتنی ئەم مەسئولیەتە لە ئاستی ئەمەیە بن کاکەژیان 1001 کێشەیانەیە کە ئێرە شوێنی ئەوە نییە باسی بکەین سلااوتان لێ بەڕێزان من زۆر بە کورتی بەڕاستی سەرنجە خەمە سەر چەند بابەتێک یەکێک لەوانە بەڕاستی ئەمە باسمان نەکرد تەنها باسی هەرێمی کوردستانمان کرد ئەی لە عێراق چی گۆڕا یعنی گەر سەیرێکی دۆخی عێراق بکەین بەڕاستی عێراق وەکو سنتەرێک بۆ هەرێمی کوردستان وەکو مەرکەز بۆ هەرێمی کوردستان لە دوای 2023ەوە لەوانەیە کۆمەڵە گۆڕانکاری گەورە ڕوویدا بێت و لەوانەیە لە هەندێک ڕووشەوە زۆر پاشەخشێ کردبێت بەتایبەت لە ڕووی حکومڕانی ساڵانێک دوای پرۆسی ئازادی لەوانەیە زۆر باش هاتوێ بەڵام لەمە خیرانەوە بینین بەڕاستی دۆخێکی زۆر خراپ لە نێوان لایەنە سیاسیەکانی ئەوێ هەیە و لە هەڵبژاردننی ڕابردوو ئەو وەز ئەمان بینی کە پێگەێنانی حکوومەت چی دروست کرد سەبارەت بە هەرێمی کوردستان برای بەرەزم کاک دکتۆر یوسف باسی لە گەشەکردنی بزاوتی مەدەنی کرد لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە
کۆمەلگای مەدەنی بە هەموو بەشەکانیەوە بە هەموو پێگاتەکانیەوە گەشەیەکی زۆر باشی کرد بەڵام ئەم گەشەیە تا ساڵی 2011 و 12 لە دوای حەڤەی شوبات و ڕووداوەکانی حەڤەی شوباتەوە وردە پاشەکشەی کرد لە دوای 2013ەوە بە تەواوی بینین کە وەک کاکەمال وتی ئەگەر تووشی فەشەلێکی یەکجاریش نەبوو بە بەڕاستی پاشەکشەیەکی زۆری کردووە سیرکە لە بواری میدیا ئەمی کە باز دەکرێت ئەم پاشەکشەی کە ئیبینین بەڕاستی ئەمە واقع هەمومان نەیبینین ڕێکراوەکانی کۆمەلگای مەدەنی هەمومان زانین کە بەڕاستی ئێستا ڕێکراوەکانی کۆمەلگای مەدەنی 10 ساڵ لەمەوە پێش هێندەی ئێستا ئەکتیڤ بوون کەواتە معادلەکە بێتە 1%. سندیکاکان ئەگەر چی پیشەیی بن ئەگەر چی حیزبیش بن ئەبینن سندیکاکان ناتوان کۆنگرێکی خۆیان ساز بکەن کەواتە ئەوانی دیسان و تووشی فەشەلێکی گەورە بوون شەقام وەکو بەشێک لە کۆمەلگای مەدەنی ئێستا بێخاوەن ماوەتەوە ئەمە یەکێکە لەو خاڵانی کە بەڕاستی ئێمە زۆر خراپ گۆڕانکاریمان تیا ڕوویدا گۆڕانکاریەک زۆر باش بۆ مودەیەکی زەمەنی بەڵام پاشەکشەیەکی زۆر گەورە هەندێک بابەت هەیە کە لە دوای ڕوخانی سەدامەوە کورتێکەمە بەسەر چاو یەک خاڵە ماوە هەندێک بابەت هەیە کە پەیوەستە بە ئازادیەوە پەیوەستە بە مافی هەر تاکێکی کۆمەڵگاوە کە بەداخەوە ئەمە لە 92 تا 2023 و تا 2023 کە ماوەی 30 ساڵ زیاترەکات هیچ گۆڕانکارێکی تیا ڕوو نەداوە ئەوەی کە دوێنێشە هەمومان تایە بووین هەمومان پێمان وا بوو لە ساڵی 2023 مانوو تەنها حیزبەکان بەریەکەوتنیان نەبێ شەڕ نەکەن هاوڵاتی زۆر کێشەی نییە ینی هەمومان مەمنون بووین کە ئەوان شەڕ نەکەن ئێخۆ دوێنێ شەویشکە 2023 هەمومان مەمنون بووین کە شەڕ نەکەن هەمومان مەمنون بووین و سوپاسمانەکردن بەوەی کە تەنها شەڕە بەیاننامە ڕاگرن ئێمە واز لە مافەکانی خۆمان ئێنین کەواتە هەموو ئەو شتانەی کە گۆڕاون بە باش و بە خراپەوە شتێک ماوەتەوە وەکو خۆی کە نەگۆڕاوە لە هەمویان خراپترە ئەوەیە کە تا ئێستا عەقڵێتی حکومڕانی لە هەرێمی کوردستان یەک هەنگاوی نەناوە بۆ پێشەوە دەستان خۆش باز لەوە ئەکرێ ئەڵێ لە دوای ڕژێمی بەعەتشی ڕوویاوە چ گۆڕانکاریە ڕوویاوە من نەزانم زۆر گۆڕانکاری ڕوویاوە لە شاخەوە خەباتیان کرد لە شاخەوە شەڕیان کرد بەرامبەر ڕژێمێ بەڵام ئێستا بەکەیە خۆت ئێستا وێلاکانیان کردو بە ئاسمانە بەڕاستی ئەمە حەقیقەتە ئێو ئاگادار خۆکو خۆم بڕۆیم ئاگادارن لە سایە 25 ئەم وڵاتی ئێمە بە خێرخواز بەڕێ داری وەزایدەن ڕۆژنە شارەی ئێمە لەم ئێمە سەرکوت کراون بە حەقەت بۆچی سەرکوت کراون لەلایەن بەرپرسێکەوە ئەگەر شتێکی لەسەر بڵاو کرێتەوە حیماکەیەکە لێ ئەدا حیماکەی تەهدیدێک ئایا بە تەلەفۆنی بێبایی هەر شتێک بێت بۆ شێوەیە سەرکوتە کرێ ناتوانێت ڕای خۆی دەرببڕێ بە هیچ شێوەیەک ناتوانێت قسەیەک بکات لەسەری ئەکەوێ سبەینە سژ نەکرێ بە مادەی جیاواز سژ نەکرێ ناڵە تۆ لەسەر ئەم قسەیە سژن کراوی مادەیەکی بۆ دانێت ئەڵێ تۆ لەسەر تۆ کابراکی کەدمایلی تۆ کابراکی جاسووسی وڵاتێکی کەی بەو شێوەیە بیری لێکرێتەوە ئەی حاکمەکە هەر حاکمی خۆی شێوەیە حکمی بە بۆ شێوەیە حکمەیە یعنی بەڕاستی لەم وڵاتی ئەگەر باسی ڕۆژنامە نووس و بارسی کۆمەڵێک خەڵک کرێ ئەتوانێت ئەوەی کە بێوێر دەنگێکی ئازاد دەربڕێ لە دەروی وڵات دەتوانێت دەری بڕێ لە ڕێی سۆشیال میدیا و ئەتوانێت دەری بڕێ ئەم کاتتان باش سوپاس بۆ ئامادەبوونتان سەرەتا لەگەڵ دەستپێکی ئەم چالاکیمە بەداخەوە ڕۆژنامەنووسێکی کەناڵی ئێناقی لە کاتی کارەکەی جانی لەسا سەرخۆشی خۆمان لە هاوڕێیانمان و پیشەکانمانەکەین بابەتەکە من پێم وایە بە وردی هەنێکی باسکرا بەس حەزەکەم دوو خاڵزۆ بە کورتی باسکەم ئێمە مشکلێکمانەیە ئێمە بە حکمی کارەکەمان گەورەترین مشکل لە ئێستا ئەوەیە کاتێک کە ڕۆژنامەنووسە گیرێ ئەو ڕوبەڕووی خۆمان بۆتەوانێت نازانی لەگەڵ کێ مخاتەبەی کێ بکەین کێ ئەمەی گرتووە ئەمە نەوە حێزەیە ئەچی تە بۆ ئاسایش ئەڵێ ئاسایش ئەڵێ لای پۆلیسە پۆلیسە چی بۆ لای پۆلیس ئەڵێ لای کۆماندۆ لای جەتیرۆرە نازای لای کێ بڕوا بکە دوو جار ڕۆژنامەنووس گیراوە لە ناو شاری سلێمانیا دوای 4 سەعات خەڵک زانیوەتی چی هێزێک دەستگیری کردووە بێ ئەوەی تۆ زانی ڕۆژنامەنووسەکە گیرا تۆ نازانی کێ دەستگیری کردو تۆ تا بە دوایە گەڕێی خەزەکەیەک لا بۆتەوانێ ئەمە بابەتێکی گرنگە کە بەداخەوانێ لە زۆربەی زۆری کەیسەکانە ئەم بابەتە دووبارە بۆتەوە و هەروەها گرفتی ڕئیسی پێم وایە
بابەتی ڕۆژنامەنووسی زۆر باسی مەشاکیلەکان کرا بەڵام گرفتی ڕئیسیەوەی کاری ڕۆژنامەنووسی تا ئێستا نەبووە بە پیشە لە هەرێمی کوردستان کەەوە مشکلێکی گەورەیە ئەبێت ڕۆژنامەنووسی ببێ بە پیشە چۆن پیشەکانی کە هەیە هەرچەندە بە یاسا کۆمەڵێک ئیمتیازاتی زۆری داوە بە ڕۆژنامەنووسان بەڵام بەداخەوە و خۆمان زانی وەزعی یاسا چۆنە لە کوردستانە یاساکان ڕەنگە دەتوانن وەک پێویست بە ئەو ماپانەی کە هەیەی فەرهەمی کردبێت و بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم ئەگەر یەکێک لە دوورەوە تەماشای کوردستان کە دەبینێ 5,000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە 1200 مؤسسەی ئەعلامی زیاتر مۆڵەتی هەیە کۆمەڵێکی زۆر لە یاسا هەیە کە بە یاسای باش وەسپەکرێن بەڵام لە نزیکەوە کە یەکە داودی ناوتەفاسی لەو سێرەکەی 1200 مؤسسەی ئەعلامی بەڵام کە من ئەوانەی کە سەربەخۆن و تەمویلەکان سەرچاوی داراییان دیارە و پەیامی ڕاستەقینەی میدیای خۆیان نەگێرن 1000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە بەڵام کە من ئەوانەی کە لە ئەحداسا گەرمەکان نایەنە سەر خەت و داکۆچی لە پرەنسیبەکانی ماپەکانی مرۆڤەکەن دیتە سەر یاساکان یاسای ڕۆژنامەنووسی هەیە بەڵام کەمترین جار ڕۆژنامەنووسان بە یاسای ڕۆژنامەنووسی مامەڵیان لەگەڵاکرێت دەسەر یاسای خۆپشاندان خەڵکە بۆ لەسەر نووسینی کۆمنتێک کراوەتە زیندانی تاکەسی و خەڵک هاتۆ داوای مافی خۆی کردو لەسەر جادا بینیوانە چۆن مامەڵی لەگەڵا کراوە مامۆستا هاتۆ داوای مەحاشەکەی خۆیەکە شەقی تێڵەیرێ بۆیە لە دوورەوە کە تەماشایەکی جوانە بەڵام لە نزیکەوە بەداخەوە نەمانەیەکی خۆی جێبەجێ ناکرێت و ئەم کابینێشمان بینەچێ بەداخەوە ئەم کابینەیە هەر لە سەرای دەست بەکاربوونی و بە یەک وشە باسی لە ئازادی ڕۆژنامەنووسی نەکردو لە کارنامەکەی خۆیان و بینیوانە خەڵک لەسەر نووسینی کۆمنتێک خراوەتە زیندانی تاکەسیەوە و بۆ یەکەمین جاریشە لە تاریخی هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان ناوچێتە لیستی ئەو وڵاتانەی کە زیندانەکانی ڕۆژنامەنووسی تێدابن کە ئەمە بە تاریخی هەرێمی کوردستان ڕووی ناو لە عێراقا ڕووی ناو بەداخەوە لە دوای 20 ساڵی ڕابردوو ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوویاوە دووبارە دەستان خۆش بێ و سوپاس. ڕاستە قسە لەسەر ئازادی ڕۆژنامەگەری و ڕۆژنامە میدیا ئازادی ڕۆژنامەگەری جان ئازادی لە کۆمەلگا ئەبێ بزانین بۆچی ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستانە نیە ئەبێ بزانین سروشتی ئەو هێزەی کە هەفتە لە کوردستانە بە ناوی ڕزگار ئازادی ئێمە ئیش سفەتێکە هەڵگەری چ خەسڵەتێکە ئەو هێزەی ناسیۆنالیزمی کوردی ئەتر بە هەموو باڵەکان تەنانەت ئیسلامیەکانیش و کۆمەنیستەکانیش ئەگرێتەوە بەداخەوە خاوەنی خەسڵەتێکن کە ئازادی لە ماهێتی ئەوانە نییە ئازادی ئەوەیە کە ئیستا ئێمە ئەیبینین و ئازادی خراپتریش ئەبوو ئەگەر بەهاتایە کوردستان وڵاتێکی سربەخۆ بووایە و یەک هێزێک باڵێک لەم باڵانە ئەگەر بەهاتایە بەڕەهایی دەسەڵاتیان بگرێتایەتە دەست دەوڵەتێکی وەکو رووسیا وەکو ئێران وەکو کۆریا شیمالیان بۆ ئێمە دروستە کرد ئەمە کێشەی ئێمە و ئەمێ قسە بکەین لەسەر ئەوەی ئێمە چ بەدیلێک بۆ ئەم هێزە ستەمکارەی کە ئیستا لە کوردستانە هەیە بخەینە سەرڕێ بەداخەوە ئەمریکا لە سەرەتاوە کە ئەمریکا هات پرۆژەیەکی هەبوو بۆ دروستکردنەوەی عێراقێکی نوێ ئەو ئازادێشی کە دوای ڕوخانی سەدام و ئەوەی کە پێڵم پرۆسی ئازادی لە کوردستانە هەبوو بەرهەمی ئەو هینە بوو ئەمریکا بە قووەت بوو بەڵام لەگەڵ پاشەکشە و فەشەلبوونی ئەمریکا لە عێراقا ئەبینی لە کوردستانیشە ئەتر ئازادیەکان بەرتەسکە بنەوە و هەموو شتێک ئەتر حقەتی ئەم هێزە دەرئەکەوێت و ئینەبێ ئێمە کەی ئەبین بە بەشێک لە پرۆسەی دروستکردنەوەی عێراق کێشەی ئێمە کێشەی عێراقە ئێمە لە ناو عێراقین هەتا نەبین بە هێزێک ببین بە بەشێک هەتا نەبین بە بەشێک لەو هێزەی لە عێراقا ئەوێ عێراق دروست کاتەوە عێراقێکی ئازاد عێراقێکی لیبرال نییە بەداخەوە ئێمە هەتا لەسەر ئاستی مەعارەزەی کە لە کوردستانە نخبەی ڕۆشنبیر کەسمان خۆمان بە عێراقی نازانین کەسێک جورئەت ناکا بڵێ من عێراقیم من لە ناو عێراقام ئێمە دەستورێکمانەیە ئەم دەستورە بۆتە چوارچەوەیەکی یاسایی و جغرافی کە ئەبێ لە ناو عێراقا ئێمە کار بکەی بۆ دروستکردنەوەی عێراقێک کە لەو عێراقا ئازادی هەبێت لە بەشە عەرەبیەکەی عێراقا هێزێکەیە بەڵام بەداخەوە ئێمە ئەو هێزە هین ناکەین ئەو هێزە بە هەندوەر ناگرین و خۆمان بەشێک لەو هێزە نازانین ئەمە کێشەینە هەتا ڕزگارمان نەبێت لە عەقڵێتی کوردایەتی ئازادی بوونی نییە زۆر سپاس زۆر سپاس بۆم دەست پێشخەریە
وەڵام من حەزەکەم هەندێک پێشنیاری عملی بم ئەگەر بکرێت. ئەمە دووەم جارە من ئامادەی ئەم کۆبوونەوە بم. سوپاس بۆ برادران کە بانگیان کردین. لە قسەکانی هەمومانەوە گەر پوختی بکەینەوە دووشت لە هەر بەرەیە کابیت گرفتی ئێمەیە شوناس بە دامەزراوەی بوون. نایەکی زۆر جوان هەیە، نایەکی شەرعی هەیە، بەس تێڕوانینێکی ئەلتەرنەتیفی لە پشتەوە نییە. بۆ ئەوە زۆر بە کورتی پێشنیارێکەکەم وەکو جاری پێشوو یادداشتنامەیەک حازر بکرێت لەم کۆبوونەوەیە بۆی هەر نەچینە دەرەوە تەواو بچینەوە ماڵەوە. یادداشتنامەیەک هەبێت ئەو دیدەی تیا شەرح بکات لە ناوە بەرەوکوێ نائێکی گەورە هەیە شەرعیە کە هەموو متفقین لەسەری، بەڵام لەگەڵیشە پێویستت بە نەخشە ڕێگایەکەیە. ئەمە یەک. دوو، ئەو برادرانە لە ئێمە بە ئەزمونترن. من پێشنیاری ئەوە ئەکەم مشکلەیەکمان هەیە گەل لە حکوومەتابی، ئەگەل لە معارەزابی، ئەگەل لە ڕێکخراوابی، پەیکەرمان نییە، ستراکچەرمان نییە، بەدەست خۆمان نییە، ئیتر مەرحلە تاریخیەکەیە، سیاقەکەیە. پێشنیارێکەکەم بۆ ئەم برادرە دڵسۆزانە کە بۆردێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دروست بکەن. ئەو بۆردە سەرباری نائومێدی، سەرباری نەبوونی متمانەی سیاسی، سەرباری هەموو شتێک، ئەو بۆردە دایالۆجێکی سیاسی جوان لەگەڵ هەموو پارتە سیاسیەکانە لەگەڵ مؤسساتی حکوومەتە دروست بکات. لە خلالی ئەو دایالۆگەوە دۆکومنتێک ئیمزا کرێت، جۆرێک لە وەسیقەیەک ئیمزا بکرێت کە ئیشی لەسەر بکرێت. لێرە کۆمەڵە خەڵکی تایە سەر بە دامەزراوەکانی حکوومەتن، هەر لە جەنابی کاک هەڤاڵەوە هەر خەڵکی تر ئەکرێت ئەم دایالۆگە لە خزمەتی هەموو لایەکا بێت. چکە منەوەی ئیزانم ڕێکخراوەکان شەریەکی لە دۆڵێک ئیشەکەن. ئێستا کاتی ئەوەیە لە بەرەوەی بەڕاستی ڕۆژێکی ڕەشە بۆ هەمومان پێکەوە ئیش بکەین، ئەو جۆرە تەکاتوفە هەبێت. خاڵێکی تر زۆر بە کۆتی هیوادارم عملی بێ مەشەڵێم. پەیوەندیکی زۆر باشیە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە. من ئەمەم عەرز کردووە کاتی خۆی لە شوێنێک، بەزوا بزانم بۆ ئێوەش باشە. ئەو پەیوەندیە یەن کۆمەڵێک بۆ نمونە میترۆ بۆ من لەگەڵ ڕێکخراوەکانی ترە. من ئەوەی ئاگادار بم، یعنی ئاوساین لە مەسائلی ڕاهێنان، لە ترینین، لە چون بۆ ئەوێ، بەڵام ئەو نەتایجانەی کە هەمانە لەو ڕاهێنانە بەقەر ئەو پارەیە و بەقەر ئەو کاتە و بەقەر ئەو قووەتە نییە کە سەرفمان کردووە. یەکشت ئێوە کە پەیوەندیشی باشتانەیە لەگەڵ ڕێکخراوەکاندا، ئەم هەموو نیگەرانێتان هەیە ئەچن بۆ تەرجیبێک، بۆ نمونە نیگەرانەکەتان لەسەر ڕۆژنامەنووسی و لەسەر مافەکانی مرۆڤەیە. تکایە ئۆفیسەکانی کە بەرپرسی مافی مرۆڤن بەبانیان کەن لەگەڵتانە دانیشن لە کۆبوونەوەکانە، جۆرێک لەو هۆشمەندی و وشیاریە کۆمەڵایەتی و سیاسی کە پێویستە لەوێ بن. من ئەوم بە خۆم بە ئەمریکەکانم وتووە، ڕاستە مەسایلی سەروەری نییە، مەسایلەوەی تێداخۆری نییە، بەڵام ئێوە پارتەرێکی ئێرەمن، ئێوە مۆزعتان دروست کردو دوای 20 ساڵ کەواتاوێ بەردەوام بن لەگەڵ ئەمەیە. ئەجا ئەوە شتێکی باشە بێت کە بتوانن ڕوبەڕوو پلاتفۆرمێک هەبێت پێکەوە ئیشی لەسەر بکەن. سوپاس. باشە پەناهی خوای بەخشندە و میهرەبان، خالق و خاوەنی خاکی پیرۆزی کوردستان، زۆر سپاس بۆ کاک ئارام، بۆ سنتەری میترۆ، بۆ ئەم دەرفەتە هەموو لای بەخێر بن. من جۆم لە قسەکان گرت هەمووی هەر لە قسەکانی مامۆستاوە تا دوای کاک کەمال و پشتی بەڕێز و هەموو برادران. بەس بەداخەوە جۆم لە هیچی تازە نەبوو. ئەمە لەبەر ئەوە نییە کە یەکێک لەمانەی کە فەرمووی و بڵێن قسەی کرد خەتابارە، لەبەر خاتری ئەوەی ئەو شتانی کە تۆ 3 ساڵ لەو پێش وتوتە لە شوێنی خۆی ماون، ئەوەی 5 ساڵ لەو پێش وتوتە لە شوێنی خۆی ماون، ئەوەی 6 مانگ لەو پێش وتوتە لە شوێنی خۆی ماون. بۆیە مەجبوری ئەمە دووبارەی بکەیتەوە، دووبارەی بکەیتەوە، شتی تازە نییە، هەر عینی شتە، بەڵام شتەکان حەقانی و ڕاست و لە شوێنی خۆیانن. لەوانەیە من لە بۆچوونەکانە دقیقەن بڵێن بە نقطە و فاریزدە لەگەڵ هەموو شتێکی ئەو بەڕێزانە نەبم کە قسەیان کرد بە سپیکەرەکانیشەوە، بەڵام لە عامە یەکگەگرینەوە لەسەرەوەی فعلەن لە کۆڵەکە ئەساسیەکانە ئێمە وەکو یەک بیرەکەینەوە. من زۆر کورتی، من زۆرم نووسیەوە، بەڵام ئەزانم کاتم کورتە، بەس لەبەرەوەی من پارتیم و کەمینەم لە منتیقەیە حەقە تۆزی خاتر بگرن با یەک تۆز زۆر نا. من زۆر کورتیەکەم. یەکەم حەزم لێ ئەوە بڵێم کە ئێمە پێویست ناگا شاگشکە بین بۆی وەزارەتی دەوڵەتی ئەمریکا لە راپۆرتە چی ئەڵێ لەسەر ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستان. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا
وڵاتێکی ئیمپریالی وە پاوەنخوازە ئەوەی کە بۆی مهمە بەس مەسلحەتی ئابووری خۆیەتی سیرکە لەلایەکەوە F-16 و تانکی ئابرام زایە بە تورکیا لە سەرێکی ترەوە خۆی بە دۆستێکی نزیکی حەسەدە و مەزڵوم کۆبانی نازانم چی ئەزانێ لە ناڵی ژەیاو لە بزماریش بە قەنەعەتی من مشکلەی گەورەی ئێمە ئەوەیە کە ئێمە خۆمان نەمانتوانێ و کۆمەڵێشتی خۆمان تاریف بکەین مەسلەی ئازادی و ئازادی ڕادەربڕین شتێکی مطلق نییە کە لە هەموو کۆمەلگایەک وەکو یەک بێ لە هەنێک لە وڵاتەکانی ئەوروپا بڵێن کتێبەکەی هێتلەر نەبەردی من ماین کامف مەمنوعە لەبەروی پیان وایە ئەمە ڕق و چینە لە کۆمەلگای دروستەکە بەس ئەو کتێبە لە بازارەکانی تاران و لە بازارەکانی سلێمانی هەولێر دەفرۆشتێ کەواتە دیدی کۆمەلگا دیدی ئینسان بۆ ئازادی و بنەماکانی لە کۆمەلگەیەکەوە بۆ کۆمەلگەی ترە گۆڕێن زۆر فاکتەر دەوری لەوەیە ئەبینێ کە جەنابتان لە من زۆر شارەزاتر من ناچمە ناوردکاریانەوە ئەوە مۆزوعی یەکە مەسەلەی ئەوەی کە چی و چیە شەرعیە دەیا بە دیموکراسی لە کوردستان جاری من خۆمەچێکم لەوانەیە کە زۆر شێت و شەیدای سیستەمی دیموکراسی غەرب نیم لەبەری پێم وانە سیستەمی دیموکراسی شتێک بێت تۆ کۆپی پێستی بکەیت لێوە بیهێنی بۆ ئێرەوەی تر ئێمە هەموومانە بین بە دیموکراسی و پێشم وانە هەڵبژاردن دیموکراسیت لە کۆمەلگەیەکە 100% ئینە مسۆگەر بکە ئێمە نەهاتوین و تعریفی ئەم بنەمایانە لە ناو کۆمەلگەی خۆمان نابکەین ئەمە دوو سێهام مەسەلەی میدیای ئەهلی میدیای ئازاد میدیای سەربەخۆ باشە ئەگەر من تەمویلی محەتەیەشی هی تەلەڤیزۆن بکەم یا هی رادیۆ بکەم بەتەئکید ڕێگە بە خۆمەیەم من سیاسەتەکەی دیاری بکەم دووشت با لە یەکتری جا بکەینەوە ئەوەی حیزبەکان هەیەە بە جەریدە بە رادیۆ بە تەلەڤیزۆن ئەوە ناچێتە گۆری ڕاگەاندن ئەو پرۆپاگەندەیە ئاڕاستەکراوە بە یەک ئاڕاستە ئیتر شتی تر قبوڵ ناکە تعبیر لە سیاست و لە تەکتیشی هینی حیزبەکە ئەوەی ئەخیر یعنی ما وەکو نمونەیەک هێنامەوە وەکو نمونەیەک حەزم لێ بیهێنمەوە ئەو ئێستا بیرم کەوتەوە لەسەر ئەمریکا ئەگەر بیرتان بێت لە زمانی 11 سپتەمبەرە بۆش یەک بڕیاری دەرکرد کە پێڵەن پاتریۆت ئاکت ئەمە ڕێگەی ئەیا بە FBI و بە CIA بەبێ ئەوەی هیچ بەڵگەیەکیان هەبێ بەبێ کاغەزی دادوەر هەر کەسێ تۆزێ ڕیشی هەبوو یا چوو بۆ مزگەوت نوێژ بکە حەقیانە بیگرن و چی لێکەن با لێ بکەن ئەمە ئازادیەکەیە کە ئەو خۆی ئەڵێ فارزەڵێ کەچالەگە دکتۆر بوو یە فکری بۆ هەڵی سەر خۆدش میکرد ئەو خۆی ئەوە وەزعێتی اینجا چۆن من ڕێمنێکی کابراایکی خەڵکی شەرقی ئەوسەد خەڵکی جیهانی سێم هەرگیز ڕێگە نایم ئەو بێ مامۆستای ئەوەی فێری ئەوم کە مافی ئینسان و ئازادی وەمانەچیە نقطەی ئەخیر نقطەی ئەخیر وابزانم کاکە بوو فەرمووی وتی بۆردێکی هینی ئێنجۆەکان دروست بێ ئەمە سەرکەوتو نابێت لە هەرێمی کوردستان باشترین نمونە بۆ ئەمە سەندیکاکانە تۆ بۆردی NGO دروستەکەی لەولاوە حیزب دوو کەسە بۆ نێرێ یعنی سەیر و سەمەراوەیە حیزبی سیاسی لە کوردستان مەکتەبێک یا بەشێکی هەیە کە پێڵێ پیشەیەکان حیزب چه علاقەیە هەیە بەسەر سەندیکای مامۆستایانەوە بۆ لێ ناگەڕێ ئەو تەمەتوع بە پیشەکەی خۆی بکە لە جیاتی ئەوەی ئەمە دەستەمۆ بکە دوجار ئتقاط یەکەم کاگارم بە قەنەعەتی من گەورەترین موسیبەت و کێشەی ئەم هەرێمی کوردستانە سیستەمێکی حیزب سالاریە یەک دوو ئەم دووبەرێکی و ئەم بغزوشینەی کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە هەیە غەزەبێکی گەورەی بەسەر ئەم وڵاتیا سەپانوە بۆیە هەموو شتەکانی تر هەموو شتانی کە مامۆستا فەرمووی ئەوەی کاکەمال ئەوەی جەنابتان ئەوەی خوشکە بەڕێزە هەمووی بەسراوەتەوە بۆ ئەوەی کە ئێمە نەمانتوانیوە لە هەرێمی کوردستان حکوومەتێکی موحدمان هەبێت کە تۆ بزانی بەرامبەر چی قساکەی زۆر سپاس زۆر سپاس بۆ ڕێکخراوی بەدیل و میترۆ بۆم سیمینار و بۆم مناسبەیە لە ڕاستیان ناونیشانەکە دوای 20 ساڵ ڕوخانی سەدام چی گۆڕان پێم وایە بابەتەکان کەمێک دوور بوون لەو تایتڵەوەکە وایە جۆرێک گونجاندن هەبوایە خاڵی دووەم باسی ئەو ڕووداوانە کرا من بەلامە سەیرە باسی ڕووداوەکانی هەرێمی کوردستانی عێراق بکرێ بەڵام مۆزوعی ئۆپۆزیسیۆن سەرهەڵدان و کەوتنی ئۆپۆزیسیۆن یاخود سەرهەڵدان و کەوتنی میدیای ئەهلی باز نەکرێت میدیای ئەهلی بۆ چۆن سەری هەڵا کە کاکەمال باسی کە بەڵام بۆ کەوت
من پێم وایە بێکێک لە هۆکارەکانی کەوتنەکەی کارامەوە نییە سیاسەکان هەوڵێن پارە تەوزیعکەن و خەڵکردن بەڵکو بەشێکی لەوە میدیا ئەهلی خۆی دابەژن بەسەر بەرپرسە حیزبیەکانە بەسەر حیزبەکانە و ئێستا میدیا ئەهلی لە تەواوی کوردستانە 4 کەس نادۆزیتەوە لەگەڵ ڕێزما سەر بەم بەرپرسی بۆ حیزبنێت خاڵ مۆزوعی ئۆپۆزیسیۆن بەڕاستی زۆربەی لێرە کە هەنێک لەو دەموچانە بەشدان لە ئۆپۆزیسیۆن و لە بەشداربوون یعنی بەشێک لە سیناریۆکە بەشێک لە شکستەکە لەسەر هەڵدان و کەوتنی ئۆپۆزیسیۆنە بۆ ئەم ئۆپۆزیسیۆنە کەوت بۆ خەڵکی توش بێمتمانەیی کرد ئەمە بەشێکە لە ڕووداوەکان کە لە ڕاستە ناکرێت بازی بەسەرا بدرێت تۆ یاخود گروپێک لێرەیە بەشێکی گەورە نشکستین بێمتمانەیکردنی خەڵک لە کاتێکا بێن ڕخنە لە پارتیەکێتی بن پێم وایە پارتیەکێتی ئێستا خۆیان باسی خۆیان نەکرد پێویست ناکە خەڵکی باسییان کات 12 چۆنی و ئێستا خەڵک کوردستانیش ئەوەی کە بۆ دروست بکرێن پێم وایە خەڵکی کوردستان لەوە دەرچووە فاک بزانێت ڕاستی بزانێت ئەوەندە زانیاری لایە نازانێت چی لێ بکات مشکلی کەمی زانیاری نییە کاگەرم ئێستا مشکلی زۆری زانیاریە وام زۆری زانیاریە چی لەکەی و ئێستا قۆناغی دوای زانینی زانیاریە کە لە تەواوی دنیا بۆ بە یەکێ لە کێشەکان آخر قسم بۆ کاگاریەوە گریمان ئەمریکا ئیمپریالیستە داگیرکارە کورە زۆر شتە بەڵام تۆ لە ئەمریکا بێن ئێستا ینی خۆمان یانی ئەو ڕاپۆرتی و برادەرەکە ئەڵێ ڕۆژنامەنووسێکی گیرێ نازانین چی هێزێکە وەکو ئێرانی لێ لەبەر تواز لە ئەمریکاوەکە بێنە دیکتاتۆرە و بەڵام سێریش بەڵام سێریشەکە ئاری ببوورە بە شخصی وەری مەگرە ئەگەر ئەمریکا وەصفی ئازادی کوردستانی بکردا ئێستا ئەمریکا وڵاتێکی دیموکرات و سەرکەوتوو ببوورە ئەوانەی منە نازن زۆر باشدان ڕێی من لەسەر ئەمریکا چی ئەخڕێکی ئایدۆلۆژیەوە ببوورە ڕێیەکی ئایدۆلۆژیە و ڕێیەکی واقعی نییە لەسەر ئەساسی واقعی زۆر سپاس دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ لە ڕاستیە ئەوەی کە جۆمان لێبوو تەنها گرفتەکان بوو خرانە ڕوو قسە لەسەر چارەسەر نەکرا و هیچ قسەیەکیش لەسەر دوای ئەم دەسەڵاتە نەکرا چکم ئەم دەسەڵاتە ناتوانێت ئەوە بەردەوام بێ ینی ئەوە بەردەوام بێ سەری خۆشی و سەری خەڵکیش و سەری خاکی شەخوا بەداخە و دەستان خۆش بێ چکمەوە زۆر گرنگە ئێمە قسە لەسەر دوای ئەم دەسەڵاتە بکەین دەستان خۆش بێ دەست خۆش سپاس بۆ ئەمە بەڕێزانی کە مداخلەیان کرد و ڕاکانی خۆیان دەربڕی لە ڕاستیە من هەر ئەوە شتی هەندێک لەو لە سەرنجی و برادران هەندێک قسە بکەین یعنی مەسەرەن کاکاوە باسی ئەوەی کرد کە ئایا کرا ئازادی بکرێت بە بناغەی دروستبوونی دەوڵەت بۆ هەرێمی کوردستان تەنها ئازادی نا بەڵام ئەتوانین بڵین کە سەرچاوە ئەو من دام نابوو یعنی باسی کەم بەس بەوەی کاتەوە نەمانتوانی باسیکەین کورد لەو لە سەنگی هێزەی کە لەم ناوچەیە هەیەی لە هێزی ڕاق لە ژماری هێزی چەکدار و مەسلەی تەکنۆلۆژیای چەک بەرامبەر بە عێراق بەرامبەر بە ئێران بەرامبەر بە تورکیا ئەیتوانی هێزی نەرم ببێ بە سەرچاوەی حکومڕانیەکەی و ببێ بە سەرچاوەی بەهێزبوونی جا ئەمە خۆی لە مەسلەی پاراستنی ئازادیەکان و مافۆ ئازادیەکان و لە مەسلەی دروستکردنی ئابوووریەکی گەشە سەندوو دروستکردنی شەرعیەتی حکومڕانی خۆی لەما بینێتەوە گەر تۆ ئەمە تاوان باسمان کرد ئەساسی دروستبوونی هەرێمی کوردستان پەیوەندی بە مافۆ ئازادیەکانەوەیە تۆ ئەمەت بکردایە ئەو توانی سەرچاوەی هێز بۆ خۆت دروستکەی و ئەوە بدهێڵێتەوە ئەوانەی کاک مامۆستا کامل و مامۆستا عەدالەت باسی کێشەکانی ناوخۆی میدیایان کرد کە ئەوە کاکەمال ڕەنگە دوایی سەرنج و تێبینیکی لەسەر هەبێ کاگاوکار پرسیاری لەوە کرد کە ئایا لە عێراق چی گۆڕا لە ڕاستیە بابەتەکەمان زیاتر پەیوەندیدار و بە هەرێمی کوردستان بەڵام لە عێراق نظامێک گۆڕا و نظامێکی تر هاتۆتە شوێنی ئەوێش دنیایەک مشکلەی خۆی هەموو مشکلانی کە لێرەش هەن لە عێراقیشان بەڵام ڕاستیەکەی ئەبێت شتێک تەکید لێ بکەینەوە لەوێ سەرباری هەموو ئەو شتانی کە هەن لەوێ موسسات هەن یعنی مەسەرەن پەرلەمانە حکوومەت بە هەمان شێوە حکوومەتە ڕاستە کاریگەری هێزی چەکداری لەسەر کاریگەری حیزبەکانی لەسەر بەڵام ئیشی خۆیەکات لە هەمان کاتیشە ڕاستە لەوێ میلیشیا هەیە لێرە لەوێ ژۆکو ئێرە هێزە سیاسەکان هێزی چەکداریان هەیە بەڵام هێزی نظامیش هەیە هێزی نظامی هەیە یعنی مەسەرەن سوپا هەیە شورتەی اتحادی هەیە مکافحەی ئێرهاب هەیە ئەمانە هێزی نظامی دەوڵەتن هی حزبەکان نین بەس لێرە هیچمان نییە جگە لە دەسەڵاتی جگە لە هێزی چەکداری حزبی هیچ شتێکی ترمان نییە ئێمە لە ڕاستیە لە هەرێمی کوردستان لە قۆناغی ئاشتیانین ئێمە تا ئێستاش لە هەرێمی کوردستان لە قۆناغی ئاشتیانین لە قۆناغی وتنەی شەڕی بینی پارتی و یەکێتی لەبەرەوەی ئەمانە هێزی چەکداریان هەیە لە هەموو هەنووساتێکا دەست لەسەر دڵتا بۆ ئەوەی کە شەڕ دووبار نەبێتەوە بەڵام ئەمە چارەسەر نابێت بەڕاستی بە سوڵحی عەشایری چارەسەر نابێت
یعنی ئەمەی کە ئێستا ئەم علاقەی بینی پارتی و یەکێتی بڵین وڵا با ئاشتی لە بینیانە هەبێ و با گفتوگۆ لە بینیانە هەبێ ئەمە بەم شێوەیە چارەسەر نابێ ئەمە بەوە چارەسەرە بێ کە هێزی چەکدار بێلەیان بکرێت لە هەرێمی کوردستان و من ئالێرەوە سەرنجێک لەسەر یەکێک لە قسەکانی کاگاریم پێم وایە ئەگەر هێزی چەکداری حیزبی نەبێ حیزبەکان ناچارن خۆیان چاکەن و پارتی و یەکێتیش ناچارن بچنە ژێر سەقفی موسساتەوە بەڵام هەتا کۆمانە هێزی چەکداریان هەبێ هەتاکو کەسایەتیەکانی ناوەمانە هێزی چەکداریان هەبێ ناتوانین چاوەڕێی ئەوە بکەین کە ئێمە ئاشتیمان هەبێت ناتوانین چاوەڕێی کە موسساتمان هەبێت ئەو بامەسە سەردار باسی ئەوەی کرد کە کێشەی ئەو 70 ساڵەوە ڕاستیەکەی من نامێت زۆر لەمەش زۆر چمە تەفاسیلەوە بەڵام وا هەستەکەم کێشەی ئێمە لەو کاتەوە دەستی پێکرد کە حیزب کوردیەکانی دەستپێکی دروستبوونی حیزب کوردیەکان کە کاژێک و دوایی هیوا و ڕزگاری ئەمانە خۆیانان تەسلیمی چەکدار کرد چەک بەدەست کرد کە خۆیانان تەسلیمی چەک بەدەست کرد بەدڵنیاییەوە سێرکڵێک دروست بوو کە تا ئێستا ئێمە لێی دەرباز نەبووی من پێم وایە کە پێویستە کات خوێندنەوەیەکی زانستی بکەین بۆ تاریخی خۆمان من دژی شێواندنیە و تاریخم بەڵام پێویستە کات خوێندنەوەیەکی یعنی هیم بکەین یعنی بێلایەن و ڕخنەی بکەین بۆ قۆناغە بەڵام ئەوە سێرکڵەکەی کە تا ئێستا لێی دەرباز نەبووین کاگاری باسی ئەوەی کرد کە شتەکان دووبارە بوون ڕاستی ئەمە باسی تاریخەکەین یعنی بەشێکی تاریخ و ئەوەی کە ئێستا خۆشی باس جوان باسی کرد یعنی شتەکان نەگۆڕاون زۆر نەگۆڕاون یعنی ئێمە کێشەکانمان هەر وەکو یەکە منیش بە دڵنیاییەوە لەگەڵەوەم کە لە بری ئەوەی راپۆرتێکی سەباح بمان خاتە هەلەکە سەما لە بری ئەوەی راپۆرتێکی فۆرن پۆلیسی ئەم دەسەڵاتە بوێنێتە هەلەکە سەما حقا ئەو قسانی کە ئالێرە مەسەرەن ئەم خەڵکانەی کەن ئەمانە ببێتە هۆکاری سەرڕاکێشانی ئەو دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستانە هەیە یعنی ئەوەی کە باسم کرد وتم ئەوەی ئەو راپرسیە ئەوەندەی ئەوە بوو بە قەزیە کە سەباح بڵاوی کردوەوە ئەوە نەبوو بە قەزیە بۆچی ئەم نظامە لە هەرێمی کوردستان شەرعیەتی نەماوە ئەمە پێویستی بە چارەسەرە بەڵام برایانە شتێکم لێوە بێ ئەو باسیەوەی ئەڵێ من شەیدانیم بە دیموکراسی بەڵام لە حیزبێکی ناوی پارتی دیموکراتی کوردستان ئەخر ناو پارتیا ئازادی ڕادەبڕێن دێ باشە دێ بەئاخر تۆ یانیماتم تۆ بڕۆ بە دیموکراسی نییە نابێت لە پارتی دیموکراتی کوردستان بێ و نابێت سەبارەت پەیوەندی نێوان ئێمە و غەربیش بەڕێزان ڕاستی ئەفسانەوەی کە دەوڵەتی کوردی دروست نەبوو لە سەرەتای سەدەی 20 پەیوەندیدار بوو بۆ نامە نێودەوڵەتیانی کە بەشە لە وڵاتانی ئەوروپا کردیانە و کاتە بەڵام ئەبێ ڕاستیەک هەیە دانی پێ بنین من نابێت لە چوارچێوەی ئەوەی کە ئەمڕۆ یعنی مەسەلەن نابێت لە چوارچێوەی ئەوەی کە ئەمریکا پێدەنگ بوو لە ڕێگریکردن لە ئێمە و داخستنی پەرلەمان بێم هەڵسەنگاندن بۆ ڕۆڵی ئەمریکا بکەم کۆمەلگای نێودەوڵەتی 30 ساڵە دەرفەتی بە ئێمە یاوە و 30 ساڵە پشتیوانی لە ئێمەکە بە پێچەوانەی سەرەتای سەدەی 20م کەوانە لە سەرەتای سەدەی 20م خۆیان ڕۆشتن ڕێککەوتن و یەکێک لە بەشێک لە ڕێککەوتنەکانم پەیوەندی بۆ کە کورد نەبێت بە شتێک دکتۆر محەممەد عەلی باسی سەرکەوتن و کەوتنی ئۆپۆزیسیۆنی کرد لە ڕاستیە یعنی بابەتەکەی ئێمە ئەمڕۆ ئەمە نەبوو هیوادارم لە دەرفەتێکە ئەمەش بتوانین بیکەینە بابەتی گفتوگۆ بۆ بەڕاستی بەدڵنیاییەوە قسەمانە بێت لەسەر ئەم مەسەلێش کە من پێم وایە هەم هۆکاری خودی هەن بۆ کەوتنی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان و هەم هۆکاری بابەتی هەن و هۆکارە بابەتیەکانیش ڕەنگە ڕێگە خۆشکەر بوو بێتن بۆ هۆکارە خودیەکانی کەوتنی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان ئەوەشی کە دوای ئەم دەسەڵاتە چی پرێکاک حاج عومێد ڕاستیەکەی هەردیسانە بابەتی گفتوگۆی ئەمڕۆ نەبووە لە کاتەکانی دەتوانین گفتوگۆ بکەین سپاس زۆر سپاس بەشێک لە بەڕێزان تیشکیان خستە سەرەوەی کە ئێمە زیاتر لێرە قسە لەسەر وەکارەکانەکەین و کەمتر ئیشارەکەین بۆی کە بێ چی بکرێن بۆی چاک بێت ئەم بارودۆخە من پێم وایە تا خوێندنەوەیکی مێژوویی و ڕەخنەگرانە بۆ بارودۆخەکە نەکرێت تۆ ناتوانانی ڕێگە چارە بخەیت تا بوو و پێشم وایە بە مێزگردێکی 1 سەعاتی و 2 سەعاتی ئەم شتە کۆتایی پێ نایەت ئەم بابەتە زۆر پەیوەندیدارە بە کەلتورەوە بە هزری سیاسیەوە بۆ قۆناغە مێژوویانەی کە ئێمە وەکو کورد پیاە تێپەڕیوین لە ساڵی 1990 بەدواوە کە بە چەندین قۆناغ یعنیەوە ئیشی من نییە باسییان بکەمەوە ئیشی ئەو کەسانەیە کە لە بواری سیاست و ئەو بابەتە ئیشەکەن
بۆیە ئەبێت ڕنگدانەوەمانە بێ بۆ مۆ قۆناغانە ئەنج ئەتوانین بەڕاستی بازە ڕێگە چارە بکەین بەڵام وەکو محاولات من ئەتوانم تیش بخەمە سەر کۆمەڵێک هەوڵ کە بۆ نمونە بەسیترین نمونە یەکێک لەم بەڕێزانە نازام کامیان بوو بزڵ باسی کە ترینینەکانی تروازی لێ بێنین و وازە ڕاهێنانەکان بێنین من زۆر بە پێچەوانەوە پێم وایە کە ئیشکردن لەسەر خودی ڕۆژنامە نووسەکان و ئەو کەسانی کە پەیوەندیدارن بۆ نە دادوەرەکان بۆ نمونە هێزەکانی ئاسایش و پۆلیس ئیشکردن لەگەڵ ئەو کەسانەیە کە ڕەبتیان هەیە زۆر گرنگە کە ئیندیڤیدوەڵ ئیشیان لەسەر بکەی ئەگەر تۆ نەتوانانی کوی سیستمەکە بە یەک جا بگۆڕیتەوە شتێکی زۆر ئایدیال بێ بۆیە تۆ توانی لە ڕێگەی ترینینەوە گەشە پێدانیان بۆ بکەیت وە بوارێکی زۆر گرنگە بابەتێکی تر کە ئێستا لە دنیای بابەتی ڕۆژە زۆر ئیشی لەسەرەکرێ مەسلەی پەروەردەی میدیاییە ئەگەر ئێمە ژینگەکەمان ئەمەنا خراپ بووە بۆ کارکردن ئەگەر ئێمە گوتاری میدیاییمان دابش بۆ بەسەر ئۆپۆسیۆن و دەسەڵاتیانە بێت لەگەڵ ویانە بێت دژبی لە بین ناشتێک نەماوەتەوە یان زۆر کەمە و هەناسەیە ئەوە پێویستە ئیش لەسەر خەڵک بکەین هۆشیاری خەڵک کە بەرگری پێیاکەن بەرامبەر بە هەموو ئەم گوتارانەی کە لە میدیاوە دەرخواردیانەدرێ هەروەکو چۆن خواردنێکی ژەهراوی تۆ بێت سەقافەتی تەندروستی هاوڵاتیان بەرزکەیتەوە بووی کە نەیخۆن کە لە بازاڕایە بە هەمان شێوە تۆ لەوانەیە مەتەوژمێکە زۆر کاتی بێتاوەکو چارەسەریەکەی وەکو میدیاکار وەکو ئەو کەسانەی کە لە حیزبە سیاسەکان و لە حکومەتدان بۆیە پێم وایە ئەمانە پێوترێ بیبی ستێپ پێوترێ هەنگاوی مناڵ تۆ توانی بە هەنگاوی بچوو دەست پێ بکەیت و زۆر بە ڕەشبینانە ینی بایکۆت هەموو شتەکان نەکەیت و بڵێ کۆتایی پێات و ناتوانانی نەمە هیچ بکەین زۆر سپاس دووبارە من دەستم سووکە بەس دوو شتێک کە زۆر بەلامەوە گرنگە ڕەنگە لە بەوەی کەمی کاتەوە نەمتوانی بە حەقی خۆی پێ بدەم ئەویش ئەوەی کەوتم ئێمە لە گومانەوە دەستمان پێ کرد بەداخەوە بەشێ لەو گومانەی کاخرێتە سەر میدیا ئەهلی دەسەڵاتی سیاسی لە پشتیەوە بوو بە ئامانج کەسێک یا دوانیان نەگر یا چەند کەسێکی ئاکتیڤیان نەگرت و لیانەدایان هاڕی لە ڕێگای ماکینەی ئەعلامی خۆیانەوە بەڵام بەشێکی تری ئەو گومانە بەشە لە نخبۆ ڕۆشنبیرەکان دروستیانە کرد کە هەر وتی بوو کە بەداخەوە ئەوە زۆرترین زەرەری بە ئێمە گەیاندووە هەتا ئێستاش ئەگەر بخۆیان بزانن یان نەزانن ئەو جۆرە وتی و گومان دروستکردنە هیچ نییە بەغێرەوەی کە ئاوەکەن بە ئاشی دەسەڵاتە هیچ شتێکی تر نییە مەسەرن بۆ نمونە من نمونێکتان بۆ بێنمەوانێ ئێمە لە ڕۆژنامەی هاوڵاتی چوینە بەریتانیا لە لەندەن وتمان ڕۆژنامەیەک دەرەکەین بە پارێکی فانی خۆمانە بڕاتان بێ دووسێ کە من و برادێک ناوی کاک پێژۆ بە دوکانەکەی خۆی یابوونیە شەو لە دوکانەکە ئاخەوتین هەی لەبەری کە پارە خەرج نەکەین ڕۆژنامەکەمان دەرکرد ئامادەیان خەڵک هەبوو لەو بەریتانیا ئامادەی تیا بوو شەیە داوەتم کە بە 90 پاوەند بەس ناخوانی وارەمەوە کاوەڵام ئامادە نەبوو ئیشتراکە لە ڕۆژنامەکە بە 30 پاوەند بۆ مانگێک یعنی ئەم ڕۆحیەتە ئەجا ئەگەر قسەش باتاتە پێشەوە ڕخنەیەگەر من نمونەیەکی زۆر تۆزێ کۆمیدیتان بۆ باسکەم خزمێکم یە کۆمپانیایە خزمێکی نزیکمە هەچ کاتی ڕخنە هەبێ لەسەر میدیالیە بۆ ماڵمانەوەشەوە ئەرێ کاکە ئێوە لە چۆن ئەوە دنیاوا وێران بوو بۆ نایەنە سەر شەقام بە عمریشی خۆش یەکجار نهاتوە سەر شەقام بۆ مزاهرە ئەوان پێیان وایە ینی خەڵکێک پێی وایە میدیای ئەهلی مەلایکەتە خەڵک پێی وایە میدیای ئەهلی فانوسی سحری پێ کاکەوانە میدیای ئەهلیش کۆمەڵی خەڵکن ینی ئەکڕێن قابلی غەڵەتە قابلی بەڵام قسەکە لەسەر پرۆژەیەکە کە ئێمە دروستمان کردووە و من پێم وانە کە چۆن ئۆپۆزیسیۆن کەوت دیارەزان بە بەسەکە لەکوێ میدیای ئەهلی کەوتووە هەتا ئێستاش ئەم لەحزەیەش میدیای ئەهلی ئاکتیڤترین پرۆژەی میدیایی ڕۆشنبیریە لە هەرێمی کوردستان و من پێم وایە جارێکیان حاکمێک یان قسێک بە منی وتی کاکە ئێمە پێمان وا بێەوە سەر بە ئێران دوسێژ مارە وتی وەڵا کاکەیەوە سەر بە تورکیان دوای وتی نازام سەر بە چێن پارتیوێکی دیشتان تێپەڕان بەس بەخۆیە سەر بە ئیسرائیلن یعنی بە هەر ئەم گومانە بکە ئێمە سەر بە شوێنێکی تر مهم نییە لەکوێ هێنایەتی ئەم گومانە بێ کۆتایی پێ بێت سپاس بەڕێزان دیارە قسەکردن لەسەر ئەم بابەتە و گفتوگۆی ئەم مەوزوعانە زۆر ڕەنگە لە پانەڵێکی وایە فرای هەمووی نەکەوین باسی بکەین لەوانەی کە باسییان کرد مەسەلەی ڕاستپاردە و ئەوانە چۆن ڕێکخین ئێمە لە هەموو دانیشتمان ڕیکۆرد کردووە دیارە لە ئەنجامە دوایی ئەتوانین ئەوانەی کە ئەچێتە خانی ڕاستپاردەوە گویان بکەین وەکو خاڵ و
بینێرینەوە بۆ بەڕێزیشتان و لەگەڵ لایانی پەیوەندیداریش بکەونە گفتوگۆ لەسەری بۆ ئێمە سوپاسی هەمووتانەکەین سوپاسی ئامادەبوون و ماندووبوونتانەکەین بەم ڕەمەزانە و زۆر سپاستانەکەین و بەخێر من سەر چاوە